بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست لە هەر جێگەیەگەن هیوای تەندروستێکی باش و بەختەوەریتان بۆ دەخوازین. ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران لەگەڵ هاوکارم خاتوو سەنا هاتینەوە خزمەتان و کۆمەڵێک بڕگ و بابەتی نوێمان بۆ ئێوەی ئازیز ئامادە کردەوە. سڵاوی خۆی گەورەتان لەبێ ئەزیزان، خۆشحاڵین لە بەرنامەیەکی تریکانی ڕۆژ لە خزمەتی ئێوەی ئەزیزان بۆ ئومێدەی کە هەمووتان ئەمڕۆ لە باشترین ڕۆژەکانی ژیانتانە بن و پڕ خێر و کامێرانی بێکات و ساتەکانتان. ئەمڕۆژ قسەکەین لەسەر خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەناو ئەدەبیات و شعر و هەنراوە کوردیەکانی شاعرانی خۆمان. لێرە زیاتر گفتوگۆ بکەین لەسەرەوە بابەتە بزانین تا چەندێک خۆشەویستی ئەو پێغەمبەرە نازدارە درود خوای لەسەر بێ لەناو ئەدەبیاتی کوردی ئێمەدا ڕەنگی داوەتەوە و لێرە میوانێکی بەڕێزمان لەگەڵا بێت و گفتوگۆی زیاترە. بەڵێ سەنا کۆمەڵە شعر هەن لە ئەدەبیاتی کوردی تا لەوانەیە مێژۆکەیان بۆ چەندین ساڵ زیاتر لە 150 ساڵ بگەڕێتەوە، بەڵام لە ئێستادا هەر ئەو تام و چێژە یاخود ئەو ئارامی کە ئەدا بە ڕۆحە سەبارەت بە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر ئەمێنێتەوە تاوەکو ئێستاش هەر لە زۆرێک لە هۆنراوە و مناجاتەکاندا ئەو شعرە کۆنانە سەبارەت بە پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم دەوترێتەوە. لە ئێستاشدا کۆمەڵە شاعیری زۆر بەتوانە هاتوونەتە نێو مەیدان و دەتوانن لەو بارەوە زیاتر شعری جوان بنووسن. لا تەوەری دومی بەنامەکەماندا باز لەو دەکەین کە جێبەجێکردنی ڕێسا و یاساکانی ئاینی پیرۆزی ئیسلام چی بەسەر کۆمەلگا دەهێن. دەزانی کە ئەگەر وەکو خۆی ئەو ڕێسا و یاسانی کە خوای باڵادەست و پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم بۆ ژیانمان دایناوە بە شێوازێکی دروست جێبەجێام بکەین، گومانی تێدا نییە کە بەختەوەری بۆ کۆمەلگا دێتە ئاراوە، ئارامی بۆ نێو کۆمەلگاوە تەبای نێوان تاکەکانی نێو کۆمەلگا دێتە ئاراوە بۆ مەرجی کە هەمومان پابەندین بەو ڕێسا و یاسانی کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هەن. لەو تۆرێماندا باز لەو دەگەین کە بزانی ئەو ڕێسا و یاسانە کامانن کە گشتگیرن وە بۆ کۆمەلگا سوودی دەبێت و ئەگەر کۆمەلگا جێبەجێام بکات کۆمەلگا بەرەو چ ئاقارێک دەڕات. لەو تۆرێشماندا میوانێک لە بەرنامەکەماندا میوانی پێیانی ڕۆژ. وڵەکای دانیال یەکێکتر لە تەوەرەکانمانەوەیە ئەمڕۆ 27 مانگی دەیە و یەکەم ڕۆژیکردنەوەی فستیڤاڵی هەنارە لە پارێزگای هەڵەبجە دیاران فستیڤاڵە ساڵانە لەوەر سوپایی زاکرێتەوە. میوەی هەنار و هەموو ئەو بەرهەمانێک کە لەم میوەیە دروستەکرێوەکو ڕوو بە هەنار یاخود ئەو شتانی ترکە لە ڕێگەی میوەی هەنارەوە دروستەکرێت لەو فستیڤاڵە پێشکەشی میوانانی ئازیزەکرێت و کۆمەڵێک بەرهەمی تری کوردەواری کە لە بابەتەکانی خۆراکن لەو فستیڤاڵەیە پێشکەشەکرێ و سەردانیکەرێکی زۆر زۆر ڕووی تێکا لە هەموو شارەکانی هەرێمی کوردستانەوە، چونکە بەڕاستیەکێکە لەو فستیڤاڵانەی کە هەمومان لە شارە جیاوازەکانی کوردستانە ساڵان لە وەرزی زا چاوەڕێیەکەین. ئەمڕۆ لە هەڵەبجەوە هاوکارمان سامان فەتاح لەگەڵمانە بێت و ئەو فستیڤاڵە و کردنەوەی فستیڤاڵەکە و میوانانی ناو فستیڤاڵەکەمان بۆ دوێنێ و تەوەری سێمی بەرنامەکەمانە بێت. هاتوو سەناخۆی لە جیهاندەوە لە زۆر لە شارەکانی کوردیدا هەر شارێک و هەر ناوچێک بە شتێک زیاتر ناوبانگی هەیە. ئەڵبەتە هەڵەبجەش هەنارەکەی زۆر تایبەتەوە بۆیە زۆرێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەو فستیڤاڵەدا ڕوو دەکەنەوێ بۆ پیوایەکە هەنارێکی باشیان لەو فستیڤاڵە دەست پێێت و لەگەڵیشیدا بەدەن لە فرۆشتنی هەنار زۆرێک لە کەسانی دەستڕەنگین و بابەتی کوردەواری لەو فستیڤاڵەدا دەفرۆشێت و کۆمەڵێک چالاکی دیکە ئەنجام دەدرێت. لە تەوری سێماندا هاوکارمان سامان فەتاح لێ میوانێکمان بۆ ئامادە دەکات و گفتوگۆی زیاتر لەگەڵ میوانەکەمان دەکەین و باز لە ئامادەکارەکانی فستیڤاڵی هەنار دەکەین لە پارێزگای هەڵەبجە. ئازیزان، ئێستێش دەچینە لای پلەکانی گەرما بزانێتین بۆ ئەمڕۆ کەشەوەی هەرێمی کوردستان چۆنە بێت.
و سەدای تۆ سەروەرم دەبینی ئازیزی گیان بانگ و سەدای حەقی تۆ کوچە بە کوچەیەم عالەم و گەردوونەی تەنیوە سات بە سات مژدەی گەشانەوە و بوژانەوە و بۆن و بەرامە و لەدایک بوونەوەی نوێ دەدات چەند شیرینە سەدای بانگت ئازیزی گیان دەبێت چ سڕ و سومبولێک هەبێت لە بانگ و سەداکەت بۆ ڕێی حەق چەند شیرینە ئەم ڕازی گەیشتنە بەڕێگا و لیقای تۆ چەند خەڵاتێکی مەزنە ڕۆژانە بۆ 5 جار ئاگاییمان پێدەدەیتەوە جوانترین و گەورەترین ڕاز و سیمبولی ئاگایی یادەوەری ڕەسوولی ئەکرەم و شافعی ئومەت و مەرتەبەی ئەعلا و کەماڵی ئینسانیەت مەولانا ئاسا لە کاتی بانگتدا دەست بە گەردنەوە دەگرین و دەڵێن نامت بمانە تا ئەبەد ئەی جانما ڕۆشن بە تۆ دنیا پڕکەن لە سەڵاوات گەردوون پڕکەن لە سەڵاوات با زەوی و ئاسمانەکان دەنگ باتەوە با شاخ و دەشت لادێ و شارمان بشواتەوە گەردوون پڕکەن لە سەڵاوات لە کوێستانمان لە گەرمیانمان بادینانمان هەم سۆرانمان پڕکەن لە ناوی موحەممەد پڕکەن لە نازی موحەممەد لەگەڵ کانی لەگەڵ ڕووبار لە پاییز و هەم لە بەهار لەگەڵ چیا لەگەڵ گوڵا لە سپێدە و نیوەی شەوە لە سەحرا بێ یان لە دەریا لەگەڵ پیرە لەگەڵ لاوە لە ضوحا بێ یا لە عەسرا هەر سەدایە و سەلاواتە سەردارەکەم سەروەرەکەم هەر عاشقتە و هەر ئاشناتە دنیا پڕکەن لە سەلاوات تا بگاتە مەدینەکەی سەرداری من تا بگاتە مەدینەکەی سەرداری من تا بگاتە کێوی ئوحود تا بگاتە لای یاری غار تا بگاتە ڕەوزەی شیرین حزوری خاتم المرسلین ئەحمەدی ڕوخسار نووری ڕەحمەتە للعالەمین ڕەحمەتە للعالەمین لازان و خۆشەویستان لە تەوریەکەی بەرنامەکەماندا باز لە خۆشەویستی پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم لە ئەدەبیاتی عیرفانی و لای شاعیرانی کورد دەکەین وەروها باز لەوە دەکەین ئایا ئەو بەراوردکاریە چییە لە شعری ئێستادا و لە شاعیرانی کۆندا بوونی هەبووە و پێگە و مەقامی پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم لای شاعیران چۆن وەسف کراوە گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا محەممەد بارام شارەزا لە ئەدەبیاتی عیرفانی مامۆستایان زۆر بەخێر بێ زۆر خۆشحاڵم باشن شکر خۆ بەخێر بێ کە میوانی بەرنامەکەم یاخۆ بەخێر بێ سەر چاوان مامۆستایان ئەگەر لەوە دەست پێ بکەین پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم دەزانین کە خوای باڵا دەست بۆ عەزەمەتی خۆیەوە وەسفی کردووە لای شاعیرانی کورد چوێنەیەکی هەبووە ئەوان بۆچی لە کۆندا هەمیشە گۆشەیەکی شعرەکانیان تەرخان کردو بۆ خۆشەویستی پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم بەناوی خوای گەورە و میرەبان سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی پەروەردگار لەسەر جەنابتان و بینەرانی عەزیز و خۆشەویست بە هیوایەوەی کە ئەمڕۆ ڕۆژێکی پڕ لە نور بەرەکەت جوانی شادی عیشق مەحەبەت بێ بۆ هەموو لایەکمان دیارە پرسیارەکە جەنابتان پرسیارێکی زۆر دروستە ئەگەر تەماشای مێژووی ئەدەبیاتی کوردی بکەین ئەو میلاتە ئەدەبی کە بۆ ئێمە جێماوە ئەتوانین بڵین تەواوی ئەدەبیاتی ئێمە تەواوی غەزەلەکانیان دیوانەکانیان دەستپێکەکەی هەمیشە بە وەسف و سەنای لە دوای سوپاسی پەروەردگار دەستپێکی هەموو کتێبێکی نەثر و
چ نەزمی عیرفانی بێ شعر بێت هەر هەمووی لە دوای وسپاس و ستایشی پەروەردگار ڕاستە و خۆ ئەدیبانی ئێمە شاعیرانی ئێمە بە وەصف و سەنا و مەدحی پێغەمبەری عزیز محەممەد صلی الله عليه وسلم دەستیان پێ کردووە و ئەتوانم بڵێم نەک گۆشەیەکی ئەدەبیاتی کوردی داگیر کردووە بەڵام بەڵکو ئەتوانم بڵێم گەورەترین بەشی ئەدەبیاتی کوردی ئەو میراتە بەشەریە جوانەی کە لە نێو ئەدەبیاتی کوردیا هەیە بەراورد بە نەتەوەکانی چواردەوریشمان ئەتوانین بڵین کورد بە گشتی عاشقی و محەبەتی تایبەتی بۆ پێغەمبەری خوا هەبووە صلی الله عليه وسلم لە نێویشیدا ئەدیبانی ئێمە عاریفانی ئێمە شاعیرە کلاسیەکانی ئێمە یعنی تەسەور کە ئەگەر بەراوردی بکەی بە نەتەوەکانی تر بەو ئەندازەیە ئەو مەحەبەت و خۆشەویستی و تامەزروی و تاسەیە کە بۆ پێغەمبەری خوایانە نایبینی لای شاعیرانی تر هەیە ئەتوانین بڵین لای شاعیرانی تریش خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەصف و سەنای مەدحی گەورە یەکەی فەزلی بە تەواوی ڕەنگی داوەتەوە بەڵام شاعیرانی ئێمە ئەتوانین بڵێم شەیدا و شیفتە و عاشقی دیداری پێغەمبەری خوا بوون صلی الله عليه وسلم دەست بەدامێنی ئەو بوون بەردەوام هەمیشە ئەو لە نێو غەزەل و شعر و باس و خواس و نووسینەکانیاندا سەر تۆ بکە یعنی لەسەری سەرەوەیە گوڵی بوستانی نێو کتێبەکانیانە شاگوڵی نێو شعرەکانیانە ئەتوانم بڵێم جوانترین بابەت باشترین مەبەست و تەوەرکە جوانترین شعرەکانیان پێنووسی بێت ئەوە پێغەمبەری خوا بۆ صلی الله عليه وسلم مامۆستا محەممەد وەکە زین لە هەموو سەردەمێکە هەموو نەتەوەکان خاوەنی شاعیر و هۆنەری تایبەت بە خۆیان و ئەدەبیاتی خۆیان هەیە تر لە چه ئاستێکایە ئەوە پرسیارێکی ترە وەکو دیارە شاعرانی کلاسیکی ئێمە لە سەردەمی خۆیانە پێغەمبەری خوا بابەتی هۆنراوەکانیان بوو بەڵام لە ئێستەیە کۆمەڵک شاعیرمان هەیە ئەوان و شاعری بەتوان ئەمان تا چەندێک ئەو ڕێژکەیان گرتوتەوە وەصفی پێغەمبەری خواکەن بۆ شێوازە هونەرەی کە خۆیان بەهرەیان تیا هەیە لە حقیقەتە ئەگەر بمەوێ زانستیانیان ئەکادمیان وەڵامیان پرسیاری بەرزتان بدەمەوە ئەویش ئەوەیە لە دوای ئەدەبیاتی کلاسیکەوە کە ئەدەبیاتی کلاسیکی ئێمە پڕە لە شاعیرانی گەوهەر ئاسا بەڕاستی و شاعیرانێک کە بە تەواوی دیوان و شعرەکانیان بە باس و خواس و وەصف و مەدح و سەنای پێغەمبەری ئازیزمان نەخشاندووە بۆ نمونە ئەگەر تەماشای شعرەکانی شاعیرێکی وەکو مەحوی بکەی غەزەلی بەحری نور کە لە خۆشەویستی پێغەمبەری خوا وەصلی الله على ئەو زاتی پاکی قودسی ئاياتەکە ئەخلاقی جەنابی پەسەندیدەی حەیی مەنانە بەم شێوازە بۆ نەگەر باسی نالی شاعیر بکەین وەی کە ڕووزەردی مەدینە و رووسیاهی مەکە خۆم دەرکرا و دەربەدەر یا ڕەب دەخیلی عەفوی تۆم یاخود چەندین ئەی تازە جەوان پیرم و ئوفتادە و کەوتوم تا ماوە حەیاتم دەستێ بدەرە دەستی شکستم کە بەسەر چووم قوربانی وەفاتم یان با بڵێن تەواوی شاعیران یەکێک لە شاعیرانی کورد کە بە حەسانی کوردی ناسراوە بۆ نمونە ئەمێ لە کلاسیکەوە وەڵامی پرسیارە بێمەوە بۆ وەڵامی بۆ نەبێ خودی شاعیر کە بە حەسانی کوردی ناسراوە لە ئەدەبیاتی کوردیدا کاتێک لە جوانترین غەزەلەکانی ئەتوانم بڵم ئەدەبیاتی کوردی مبالغە ناکەین بڵین کە ناوازەترین غەزەلە لە ئاستی شاعیرانی دنیایشە چواردەوری خۆمان لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من هەرچەندە گەڕێم بێسەر و شوێن ماوە دڵی من ئاخۆ بە چ داخێکەوە سوتاوە دڵی من یاخۆ بە چ شاخێکەوە گیرساوە دڵی من یعنی سیرکە بەم غەزەلە ئەڕوا هەتا هەمویان بەردەوام بە غەزەلەکانیان سەفەری مەکە و مەدینە و حزور و دیداری ڕەوزەی شیرینیان کردووە تا ئاگاتەوەی کە بەڕاستی تر وێڵە بە شوێن دڵیدا بێخودی شاعیر دڵی لێون بووە و وێڵە بە شوێنیدا تاوێڵێ معلوم چووە بۆ خزمەتی سالاری مەدینە وامزانی کە فەوتاوە نەفەوتاوە دڵی من لەخیرە دڵی لە حزور و لە دیداری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دۆزێتەوە ئەو پەڕی بەرزی هونەر ئەو پەڕی وێنە کێشان ئەو پەڕی جوانی لە وشەکاری لە خۆشەویستی و مەحەبەت و عیشق بۆ پێغەمبەری عزیزمانە بینرێ یا نالی دێت لە ئەو پەڕی جوانیدا ئەو نەخشە کێشانی قورئان کە هەیەی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک مثلا خواب ورفعنا لك ذكرك واسبيك نالي ديت وما أرسلناك إلا رحمة للعالمين بيناسيا نالي ليك كوبلي بتشوكا على رحمة بحسني صورتي إنسان ظهوري كرت
لقب خير البشر لقب بشفاعة مبشرة يعني تبان هو كاكا براسي بيغمري خواه صلى الله عليه وسلم بطواوي ويني طواوي رحمة خواه لسر أرزا زغوري كروبو إنسان بالضبط پیغمبر و رحمته او نور على نورك براسي ايما قال نوري عقلي شي بيدا من خوا او نوري كي تري وكو رحمتي خو كتب على نفسي الرحمه بونادم كونور پیغمبري خوابو كوات التواوي الشاعراني ادبياتي كردي اگر ما بروين خدمتيان كاتمان زور اويت و اگر تنا يك غزليان شرح كاين ليره لو انا بلم تواوي برنامج كي بيست به تواوي شاعراني كلاسيك ام جرينجيان هبو بلام جنابتان بسيارتان لاستايكر اتوان بلم قوناغي دوای کلاسی قۆناغی دابڕانێکە بڕێک ئەدەبیاتی کوردی دابڕاوە لە بەتایبەت قۆناغی دووەمی ڕێڕەوی شعری کوردی هەفتاکان بەرەو دواوەتانەوە تو یەک ئەتوانم بڵێم چەند شاعیرێکی دیارمان هەیە چەند شاعرێک کە شعریان نووسیوە بۆ شعری نوێ با بڵێم شعری نوێیان نووسیوە لە شێوەی پەخشان بێت یاخود نەزم بە دابڕانێک هەبووە لە کووردا بەڵام سپاس بەخوای گەورە لە دوایەوەی کە ڕابوونی ئیسلامی جارێکی تر دروستە بێتەوە و ئەتوان بڵێم قۆناغی نوێ ئێستا شاعیرانێکی زۆر باشمان هەیە ڕاستە لەوانەیە بە شێوەی نەزمی کلاسیک و لەسەر هەمان وەزن و کێش و سەروا شعر نەنووسرێت بەڵام ئێستا بە شێوازی نوێ ئەتوان بڵێم شعری ئاینی بەگشتی و شعر بۆ ستایشی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە برەوێکی زۆر باشدایە ڕاستە قۆناغێکی دابڕانمان هەیە ئەو قۆناغ کاریگەری لەسەر ئەدەبیاتی کلاسیکیش هەبوو هەتا لە نێو زانکۆکانیشە بەداخەوە زوڵمێکی گەورە لە شاعیرانی کلاسیک کراوە لە شەرحکردنی شعرەکانیان ئەم لایەنە بەرچاو نەگیراوە و لایەن تەنها لایەنێکی بچووکی نێو شعرەکانیان زەق کراوەتەوە گەورە کراوە لایەنە ئاینیەکە و ئەو مەدح و سەنایی بۆ پێغەمبەری ئازیزمان کە لە کرۆکی فەرهەنگ و دڵ و کولتور و عیشقی تاچێکی کوردی شاعیرێکی کورد بۆ پێغەمبەر زۆر باش بڕێک ئەتوانم بڵێم تارمایەکی بەسەرداهێنراوە ماوەساگەر هۆنرای دیکە ئامادە بێ بۆمان بخوێنیت و پێمان خۆشە بە دەنگی بەڕێستان پێویستی هۆنرای دیکەبی خۆش بێخ کە تۆ لێرە غایب ئەزیزەکەم هەموو هەن هەموو دێنە گوتن کە حەق بوو تۆ بێیتە گوتن لە هیچ جا نەمێنێ کە تۆ لێرە غایب باوانەکەم هەموو بوونە فەرماندار کە شەرحی فەرمان و فەرماندار لە خۆت دێ کێ هەیە کێت هەبێ لە هەر بوار کە تۆ لێرە غایب ئەزیز گیان بیماری مەستی زۆر شت بووی داوی سەدان عەلایق بووی مەگەر بە سری ڕیسالەت گەوهەرە پڕ لە کەماڵەت نووری بێ ئینتیهای عیشقت دووبارە ئەحیا ببینم کە تۆ لێرە غایب گشت کەسەکەم گەلی کوردە مەزلومەکەت بێ پەرچەم و ناسنامەیە چی تەریخی دنیا هەیە خەت و ختولکە و ڕێ هەیە چی ئەفسانە و لاڕێ هەیە دەیکەن بە کاڵا بۆ بەری بەڵام لە ناخاپە کوڵی مشتاقی لەحزەی دیداری لە خاکی یاری جابانە لە خاکی پاکی عاریفانەوە شاخ و دەشتمان دڵ و هەستمان بەیانی حاڵی یەک بە یەکمان ناوی تۆی یادی تۆی تاسەی وەسڵی ڕەوزەی مبارەکی تۆی وا دەسووتێن بووینە قەقنەس ئاوی ئەم ئاگری عیشقە تەنها تۆی تو ڕیسالەکەت بۆیە کەسمان ناوێ هەر تۆی کەسباز ناومان ناوێ ئەتۆی ناومان محەممەدین خۆشەویستانی تۆی نەبی ئەتۆی ڕابەر هەر تۆی سەروەر هەزاران سەڵاواتت لەسەر چاوم تاسەی دیدارت دەکات دەیەوێ ببێتە بەردەبازی ڕێت لە بیابان برژانگەکانم دەکەمە فەرشی بەرپێت ئەترسم ببێتە دڕک و ئازاد دڵ دەیەوێ
تاسەی دووریت بشکێنێ بۆ ساتێکیش بێ تەمی فیراقت بڕێ چاو دەیەوێت تەنها بۆ خۆی بی چاو دەیەوێت تەنها بۆ خۆی بی و ببیتە لەحزێک نیگاو لە کوێری ئەبەدی نەجاتی دێ عیلاجی کەی ڕۆح ئێوێ ببێتە هەزار گیان و لە تائیفدا هەزاران جار دەرچێ و خۆیت فیداکە دڵی چی چاوی چی ڕۆحی چی ئەزیزە پێغەمبەر گشت کەسەکە هەر هەموویانت پێشکەش بێت هەر هەموویانت پێشکەش بێت سەر بێتەوە مامۆستا باسیەوەت کرد لە ساڵانی هەفتە بۆنەوەکان هوەری کوردی یاخود ئەدەبیاتی کوردی تووشی دابڕانێک بۆ لە وەسف و ستایش پێغەمبەری خوا بەڕێزت هۆکارەکەی بۆ چێ گەڕێنیتەوە هۆکارەکەی دیارە چونکە ناوەندە ئەکادیمیەکان و ئەدەبیەکانی ئێمە و ئێمە خۆشم وەکو کەسێکی ئەکادمی لەم بوارە وانەڵێمەوە بڕوانامی ماستەرم هەیە لەم بوارەیە بۆ ئەگەر قسێ بکەم موبایلەکە ناپێ بۆ ئێمە وت کە خەڵکێک وانەزانێ من حکم ئەدەم وانەزانێ من حکم ئەدەم چونکە ئەمە حکم و حکمێکی ئەوەیە بەڕاستی بڕیاردانێکی ئەوەیە چونکە ئەو کەسانی لە بواری ئەدەبیا ئیشان کردووە لەژێر کاریگەری فکر و فەلسەفەی ڕۆژاوادا بوون بە کورتی کاتێک فکر و فەلسەفەی ڕۆژاوا دێتە نێو ئەدەبیاتی کوردیەوە کۆمەڵێک گروپ و کۆمەڵێک شاعر دروسە بن کە تەواوی شارەکانیان نەتوانم بڵێم بۆ بوارێک لە دەرەوەی ئاین و ئەو ڕۆحە گەورەی کە لە بواری ئاین پەروەری لە نێوتاکی کوردیا هەیە تارخانەکەن واتوانم بڵم شعری ئاینی هەیە نابێ بڵم بە تەواوی دابڕاوە بەڵام بەو نەفەسەی کە لە ئەدەبیاتی کلاسیکە لە هەیە بەڕاستی بۆ نەفەسە نایبینین و بە تەواوی لە تەواوی بوارەکانە کۆمەڵێک بابەتی نوێ دێنە نێو ئەدەبیاتی کوردووە بابەتی یەکسانی ژن دێت بابەتی ئافرەت دێت بابەتی جوانی مەسەلەن ڕوخسار لە ناوەڕۆک و لە معنەوێت خاڵیە بێتەوە بابەتەکە هەتا بابەتی ژیان و مەرگ دێتە نێو ئەدەبیاتی کوردیەوە بەڵام وەکو بابەتێکی دابڕاو لە بابەتی مەعاد و قیامەت وەکو بابەتێکی ڕەشبینانە وەکو بابەتێکی ئەوەی کە لە ئەدەبیاتی ڕۆژاوایە زاڵە ئەمە لەژێر کاریگەری تەرجمە وەرگێڕان و خوێندنەوە دێتە نێو ئەدەبیاتی کوردیەوە بۆیە کۆمەڵێک شاعیر دروسە بن کە ئەتوانم بڵم بەرهەمەکانیان تا ڕادێ خاڵیە و ئەکادیمیای ئێمە دەستگا ئەکادیمیەکانی ئێمە لەژێر ئەم کاریگەریەدا دێن خوێندنەوە بۆ شاعیرانی ئەدەبیاتی کلاسیکەکەن بە تایبەت شاعیرێکی گەورە کە ترۆپی ئەدەبیاتی کوردی نالی شاعری گەورەمانە ئەتوان بڵێم نالی یەکێکە لە عاشقانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نالی شاعیرێکە خاوەنی جیهانبینی و ئەندێشەیەکی عیرفانی زۆر بەرز و باڵایە بەڵام بەداخەوە زوڵمی لێکراوە لە ناوەندە ئەکادیمیەکاندا لە شەرحی شعر و خوێندنەوەی شعرەکاندا ئەتوانم بڵێم یەک بواری بچووکیان یەک خوێندنەوەی سەطحی و ظاهری بۆ شعرەکانی کراوە ساڵ دوای هاتنی سەحوەی ئیسلامیەوە ئەم بۆشاییە پڕبۆتەوە نا لە ئاستی پێویستان نییە گەر بڵێ پڕبۆتەوە ئەوە دیسان حکمێکی نازانستیە دەین ئەتوانم بڵێم گەشەی کردووە بەرەو پێشەوە چووە بەڵام تا ئێستا باس و خواستەکانی ئێمە تەنانەت دەرس و دەورەکان تەنانەت بەڵام کەناڵەکان میدیاکان لەم باس و خواسە ئەدەبی و عیرفانی و مەسەلەن بوارە شعرۆوانە خاڵین ئەگەر نەڵێم خاڵین کەمە ینی لە ئاستی پێویستان نییە بۆ ئەتوانم بڵێم پێویستی بە زیاتر گەشەپێدانەوەیە وە گەڕانەوەیەکی تریش لە سەرەتای 2000ەکاندا گەشەکردنی زۆر باش بۆ ئەدەبیات و بوارە عیرفانی و ئەدەبیەکان هەبووە هونەریەکان هەبووە بەڵام لە ئێستاشدا ئەمەش با بڵێم چونکە ئەتوان بڵێم بە ئاسۆیانە هاتین ئەکادیمیان حەزمان کرد بخوێنەوە لە ئەم ئەخیرانەشدا ئەتوانم بڵێم لەبەرەوەی دەقگەرایی و زاهری گەرایی بڕێک زاڵ بووە لە کۆمەلگای ئێمەیە بەهۆی مەسەلەن گروپێک و یان کۆمەڵێک لە خوێندنەوەیکی دیاریکراوی مەسەلەن چەق بەستوانە ئەمەش جارێکی تر خەڵکی دوورخستۆتەوە لە پیاڵدان و وەسف و سەنا و شەعر و پەخشان وتن بۆ پێغەمبەری ئازیزمان لەوانە هەندێک خەڵک بە جۆرێکی تر تەماشای ئەم بوارە گرنگە و گەورەیە بکا کە وەکو مەسەلەن شاعیرێکی وەکو بێخود ئەڵێ تۆسی درێنیشین بازی پێغەمبەری ممتازی صاحبی سەد ئەجازی دەستی من و دامانت قورئانی نوعوتی تۆ ختمی بە بەشەر نایە
بێخود چیە یا حەسان جبری لە سەناخوانە بەڕاستی ینی ئینسان ناتوانێت ختمی وەسف و سەنا و نعوتی پێغەمبەری خواکە صلی الله عليه وسلم چونکە قورئان وەسفی کردووە وإنك لعلى خلق عظیم تر ئەگە تەواوی باس و خواست و دانیشتن و بەرنامە و کۆبوونەوەمان ببێ بە وەسفی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە تۆزی گەردی یەک لەحزەی وەرەفعنا لەکە ذیکرەکی خوا ناچین کەواتە ئەگەر تەواوی ژیانمان وەسف و سەنابێ هیچ تا هیچمان نەکردووە بۆیە ئەڵێ بێخود چییە و حەسان کێ تۆ جبری وەسفی کردویت زۆر باش مامۆستا پێش بێمە لای تێکستێکی دیکە زیاتر ئەم شاعرانی ئێستا کە لە مەجای ئەدەبیاتی عیرفانیدا شعر دەنووسن زیاتر چ شاعرێکی کلاسیکیان کردوتە مەدرسە بۆ شعرەکانیان ئەمانەی کە لەم سەردەمەدا ئەتوان بڵێم لەم سەردەمەدا شاعیرانمان هەن لەسەر شێوازی کلاسیک بە هەمان کێش و سەروا و عروس شعرە نووسن بەڵام ئێستا شعری نوێشمان هەیە کە پەخشانمان هەیە شعری بێسەروامان هەیە شعری سەروادارمان هەیە کە ئێستا توانم بڵێم ئەمانە شاعری زۆر گەنجی زۆر باش دروست بوون و کلاسیەکانی شاعری گەنجی زۆر بەتوانامان هەیە توانم بڵێم ئەگە مبالەغە ناکەم ئەتوانم بڵێم نزیک لە هەمان تام و بۆن و بەرامەی شاعیرانی کلاسیک دێت وەسف و سەنای خواناسی و پێغەمبەرناسیەکە کە ئەمە شتێکی دڵخۆشکەرە و بە شێوازە نوێکەیشی کە شعری ئازادی پێڵێن یان شعری بێسەروای پێڵێن یان پەخشانی شعری پێڵێن بەڕاستی لێرەشە ئەتوانم بڵێم شاعیرانمان هەیە بەڵام وەک پێم وتن شعری کوردی لە ئێستادا شعری ئاینی بەگشتی و شعرێک کە ناوڕۆکی وەسف و سەنای پێغەمبەری عزیزمان بێ بڕێک لە بێنازیدایە بڕێک لە بێکەسیدایە وەکو پێم وتی مەجالەکە فەزا گشتێکە شتێکی تر ئەخوازێ لە ئێستایە و بەهۆی ئەو دەکگەرایی و خوێندنەوە زاهر بینیانەوە بڕێک ئەتوانم بڵێم ئەو تاسە و کوورە ئاگری کە بۆنی عیشق و مەحەبەت و کوڵان و سووتان و خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بڕێک سارد بۆتەوە پێویستی بەوەیە جارێکی تر لە ڕێگەی ئەم بەرنامە و فەزا گشتیەوە و یادکردنەوەکان و بۆنەکان و ئەوانە جارێک تر ئەم بابەتە زیندوو بکەینەوە چونکە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە نێو ئەدەبیاتی شاعیراندا ئەوەندە گەورەیە ئەوەندە جێنەخش و نیگاری دیارە ئەتوانم بڵێم لە ترۆپکایە پڕە لە تاسە پڕە لە ئەوین یعنی پێغەمبەر ناز بوون شاعیرانی کورد ئەتوان بڵێم گەورەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلمیان بە تەواوی بۆ دەرکردووە نالی مەحوی چەندەها غەزەلی دوور و درێژی خوان هێناوە لەم خاکی سلێمانیەوە لەم غەزەلەدا سەفەر ئەکا بەرەو مەدینە دواتر بەرەو مەکە بە گەردی بەرد بە بەردی ئەو ڕێگای حیجاز و مەسەلەن شامە ئەکات تا ئەگاتە حزوری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەک دنیا مەحەبەتی خۆی بۆ دەرەبڕێ قورئانیانە زۆر جوان پێغەمبەر ناسێکی گەورن ئەتوان بڵم ئەگەر بتەوێت پێغەمبەر بناسیت بڕۆ لە نێو ئەدەبیاتی کوردیدا لە نێو شعری شاعیرانی کوردیا ئەو فازڵە ئەو گەورەیە هەست پێەکەی و دەرکیەکەیت زۆر باشە مامۆستاگیان گەرگەبیستی تێکستێکی دیکە بین وی تۆزە بەرنامەکەمان زیاتر پرچێشتر بێت لە چێژێکی ڕۆحی بێت خزمەتتان ئەتۆش دەریا ئێمە کە خاوەنی دڵێکین تەنها وەک گۆزێک چلۆن دەریای پڕگەوهەری تۆ لە گۆزەی دڵی ئێمەدا نما دەبێت پڕ بە گەردوون هاوارەکەین خۆشمان دەوێن بەیانی دێر بە دێری ئەم خۆشەویستیمانە سەدا و ڕەنگی عیشق و دۆستایەتیمانە ئەوەیە بەردەوام لە یادمانە لە ڕاز و فکر و ژینمانە زیکر و ناوی تۆ سەڵاوات و ڕازی تۆ لەسەر زارمانە لە نێو لاپەڕەی ژیانمانە لە نێو سات بە ساتی تەمەنمانە هەر وەک عاریفان فەرموویانە هەرچی خۆشەویستتر زیکر و یادی زۆرتر نازدارەکەم شیرینەکەم ئازیزەکەم جیهان بە ناوی تۆ جوانە گەردوون بە ناوی تۆ چراخانە بەبێ تۆ مەست و حەیرانی بەبێ تۆ دڕندەین شێت و هارین ئەی تۆ شیرین گفتار ئەی تۆ جوان ڕەفتار ئەی تۆ گەوهەری پڕ سر و ئەسرار ئەی تۆ پەری ڕوخسار ئێمە عاشقی تۆین دەی تۆش دڵی عاشقانت مەشکێنە ئەی دۆست ئەی ئاشنا ئەی شیرین و ئەی خۆشنەوە
ئەی باخەوانی پڕسەمەر ئەی تاجی سەری بەشەر دڵم تەنگە بۆ دیدارت لە بۆ ڕەوزەی وەک بەهارت ئای ئازیزەکەم ڕەوزەکەی تۆ چەند شیرینە چەند بۆن خۆشە دڵنشینە ئای ئازیزگیان بڕوانە چەند بیماری چەند دەردەدارین بەبێ نووری تۆ سەراپا هەر ئازارین وەرە و بەنەسیمێ لە خاکی مەدینە و وەرە و بەنەسیمێ لە خاکی مەدینە و بۆنی خۆشی ڕەوزە شیرینەکەتەوە نا ئاوێ بکە بە ئازاری گەردوون بە دەردی گشت مەردوو ئەم دڵە دێوانەش بۆ هەتا هەتایە فێنک و سازگار بکەوە فێنک و سازگار بکەوە لێخوا دەست خۆش مامۆستاییان دەزانی سەنە هاوشانی تێکست و ئەو وشانەی کە تایدایەتی خوێندنەوەش تەسیرێکی زۆری هەیە لەسەرەوەی کە بگاتە دڵ ئەو شعرانە بەڕاستی خۆت زیاتر شعری چ شاعرێک زیاتر خوێنیت تۆ لە ئەدەبیاتی عیرفانی؟ من لە ئەدەبیاتی عیرفانیدا زیاتر ئەتوان بڵێم لەگەڵ ناریدا سەرروکە لەگەڵ هەموو شاعراندا ئەڵێ سەرروکارم هەیە بەڵام زیاتر پسپۆڕ و قسەکان و بابەت و باس و خواستم لەگەڵ نالی مەحوی بێخۆت ناری تەواوی شاعران مەولەوی تەواوی شاعرانی ئەدەبیاتی کلاسیک ئەتوانم بڵێم مەدرسەن مەدرسەیەکی گەورەی نەمرن بەداخۆ ئێستا بووە ئەکادیمیای ئێمە زانکۆکانی ئێمە بەشی تایبەت بە مەحوی ناسی و نالی ناسیان هەبوایە و لە نێویشیدا ئەو مەدحوسەنایانە و غەزەلانەی کە بەڕاستی بابەتە ئاینی شعر ئاینەکەن پەراوێز خستووە بەداخۆ ئێستا پەراوێز خراوە لە ئەکادیمیای ئێمە لە ناوەندە ئەکادیمیەکانی ئێمەدا و لەگەڵەوەی لە ناوەندە ئەکادیمیەکان پەراوێز خراوە لە نێو گروپ و ئەتوانم بڵێم ئەماگە لێرەشەوە وەکو گلەیەکیش بێڵم مەسەلەن حیزبە ئیسلامیەکانیش بەداخەوە کە خۆمان بەشێکین لە هەوڵەکانیان کارەکانیان جۆدەکانیان بەڵام پێویستە ئەمانیش ئاوڕێکی جدیتر بدەنەوە لەو میراتە بەشەریە هەر مەدرسەیەک هەر نەتەوەی خاوەنی میراتێکی وا گەورە و بڵند پایەوێ بەڕاستی ئەتوانم بڵێم نالی حافزی کوردە ئەگەر ئێرانیەکان جیهان خاوەنی حافزێک بێت حافزێکی شیرین و سوخەن و گفتار بێ ئەوە نالیش ئەتوانم بڵێم حافزی کوردەواری و کوردی ئێمێ ئەوەندە بڵندە غەزەلەکانی لە ئاستی گەورە شاعیرانی کوردایە مەحوی هەروەها بێخۆت بەڵام بەداخەوە ئەو ئاوڕێی کە پێویستە لەو میراتە بەشەریە بردێتەوە دوو کاریگەریە بۆ وەکو باسم کرد یەک کاریگەریەکەی کە بەڕاستی ئەتوانم بڵم ئەلمانیەکان یان چەپەکان کاریگەریان بەتابێت لە ساڵانی 60-70-80کان هەبووە کە ئەدەبیاتی کوردیان تا ڕادەیەک بەرەو ئاراستێکی تر بردووە یەک ئەو زاهیرگەرایی و دەگەراییەی کە هەیە بەڕاستی هێنانەکایەی شەعر و ئەدەبیات و عیرفان بۆ نێو چوارچێوەی بابەتە فقیەکان وەکو حەڵاڵ و حرام تەماشاکردنی ئەمە زوڵمێکی گەورەیە جارێکی تر بەڵام ئەوە میراتی ئێمەیە کتێبەکانیان دیوانەکانیان غەزەلەکانیان جارێکی تر چوونەوە خزمەتیان گەشەپێدانەوەی زیندووکردنەوەیان باشترین چەکی دەستی ئێمەیە باگراوەندی پشتەوەی هەر مرۆڤێکی مسلمان هەر تاکێکی دیندارە کە ئێمە لە ڕابردوودا خاوەنی ئەم مەدرسە و ئەم کتێب بە مەزنانی کە بەڕاستی گرنگێکی گەورەی لە ئەدەبیاتی کوردستانیەمەدا هەبوو. مسەکان خوش بێخۆم سامە زۆر حەزەکەین زیاتر قسە بکەین بەڵام کاتەرەونا هاوکاری ئێمە زۆر سپاس بۆ بەڕێز جارێکی بەژەر مانوتەکەینەوە ئینشاءڵڵا بکەین موفق ئینشاءڵڵا سەرکەوتن ڕۆژێکی پڕبەرەکەت و نور زۆر سپاس بۆ مامۆستاگیان زۆر سپاس بۆ ئێوە مامۆستا محەممەد بارام شارەزا لە ئەدەبیاتی عیرفانیمان لەگەڵا بوو سپاس بۆ ئامادەبوون دووبارە مامۆستای بەڕێز بەڵێ عەزیزان لە حاجیاوە خولێکی پەروەردەیی بینراوە وابزان نزیکی 2 ساڵی خەیاندووە کاکدانیار لەم ڕۆژانەیە ئاهەنگی کۆتاییان و ئاهەنگی دەرچوونی بەشداربووانیان ساز کردووە بینەرە بێن فەرموو. بەڵێ ئەو زانان زۆرن ئێستاکە محاضر و زیهنی کە خۆی پیشەیان لەگەڵ پیشەی زەدار قەرزەکانی بۆ نێژ هەرچی گەنج و زەواجی بۆکردن هەرچی توانێت هەمان بەپێی ئەو توانێت کە هەمان بوو نەمان سوتەگیار دیارە ئەنجومەنی حەجاوی کۆمەڵی دادگەری
وێڕایی دەست بەکاربوونی لە کارەکانی و گرنگیدان بە بواری کۆمەڵایەتی و بواری ڕێخستن و پێگەیاندنی ئەندام زۆر لای کردوەوە بەلای پەروەردە و بانگەوازە. دیارە ئامانجی سەرەکی لەکردنەوەی ئەم پەیمانگایە زیاتر گرنگیدانە بە بواری زانستی گەنجانمان بۆ ئەوەی بتوانین ڕووبەڕووی ئەو هەموو فەسادی کە ئەمڕۆ کۆمەلگای تەنیوە بتوانین ڕووبەڕووی بینەوە. سپاس بەخوای پەروەردگار زۆرێک لە گەنجانمان توانیویانە ئاستێکی باش تۆمارکەن و توانایەکی باشیان هەیە لە بواری گەیاندنەوەدا و لە بواری پەروەردەی گەنجاندا. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا نزیک بە 20 قوتابی و فێرخواز لەم پەیمانگایەدا بەشداریان تێدا کرد. سوپاس بەخوای پەروەردگار دوای ئەوەی کە نزیکی چەند مانگێکە ئەم بەڕێزانە تەخەڕوجیان کردو لەو پەیمانگایە توانیمان لەم پەیمانگایەدا کۆمەڵێک بابەتی گرنگ و پێویست بە بواری زانستی و پەروەردەیی و گەشەپێدان بە ئەو قوتابێ بەڕێزانە بگوترێن و لەسەر ئاستی بەرز الحەمدولله دەوریان پێبینرا و لەوانەکان بەشداری بوون. کام پەیمانگایە 2 ساڵ بەردەوام بوو لەگەڵ بە 4 قۆناغی 6 مانگی کە توانیمان بەسەرکەوتووی تێ بەڕێ الحەمدولله و سوود و ئیسفادەیەکی زۆری هەبوو بەتایبەت ئێمە هەم علومە شەرعەکانی بابەتە فقهەکان و بابەتی عەقیدەیەکان و بابەتە هەتا بابەتە فکرەکان و ئوسوڵ فقهش کە ئەم بابەتانەمان خوێن لەگەڵ کۆمەڵێک بابەتی ئەزموونی زۆر باش کە توانیمانە هەم لە ڕووی فکریەوە هەم لە ڕووی عەقیدەی و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە زۆر تێدا بەرەوپێشەوە بچین. ئێمە کۆمەڵێک خوشکوبرا لە خوشکوبرایان بەشداریمان لەو پەیمانگایە کرد کە ئەمڕۆ کۆتایی هات بە خولی یەکەمی الحەمدولله وەکو ئەو پۆلە برا خوشکانە سوودێکی زۆرمان لەو پەیمانگایە بینی الحەمدولله وەکو خۆمان سوودی زۆرمان بینیوەوە لە فکرماندا هەیە و پرۆژەمان هەیە بۆ داهاتوو کۆمەڵێک خەڵکی فێرخواز پێ بگەێنین و هەریەکە و لە بوارێکەوە بە شێوازێک داوای خۆی بکات ئەوانەی کە تەواو بووین لەو پەیمانگایەدا. بەڵازان و خۆشەویستان لە تەوەری دۆمی بەنامەکەماندا باز لەو ڕێگە ئاسانانە دەکەین بۆ پرۆسی هاوسەرگیری لە نێو کۆمەلگای کوردیدا. دەزانین کە ساڵانە بە گوێرەی دوایین ئامارەکانی پرۆسی هاوسەرگیری و ئەو ئامارانی کە لە دادگاکانەوە بڵاو دەکرێنەوە پرۆسی هاوسەرگیری بە شێواز لە شێوازەکان پاشەکشەی کردووە کە ئەمەش کۆمەڵێک هۆکار هەن بۆ ئەم پاشەکشەیە. بزانین هۆکارەکان چین و ئاینی پیرۆزی ئیسلام چۆن ئاسانکاری دەکات بۆ ئەم پرۆسەیە و پێویستە خێزانەکان چۆن بەم ئەرکە هەستن و قورآن و کچانیان بە شێوازێکی دروستی ئیسلامیانە بخەنە نێو پرۆسی هاوسەرگیریەوە. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی مامۆستای ئاینی مامۆستایان زۆر بەخێر بێن. مامۆستایان گەر پێناسەیەکی پرۆسی هاوسەرگیری گرێبەستی هاوسەرگیری بکەینەوە. بەڵێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ دەرفەتە و میێدەوارم توانین سوودێک بە بینەرانی بەڕێز و خۆشەویست بگەینین. هەڵبەتە پرۆسەی هاوسەرگیری یەکێکە لەو پرۆسە گرنگ و پڕبایەخانەی کە ئاینی پیرۆزی ئیسلام و سەرجەم ئاینەکانی تردا کوکیان لەسەر کردووە و یەکێکە لەو هۆکارانەی کە هۆکارێکی سەرەکیە بۆ درێژە پێدانی ژیان و بۆ خستنەوەی نەوە و وەچەی تازە و بۆ بەردەوامێتی ژیان بۆیە بینی لە ئاەتەکانی قورئاندا و لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕوو لە باوکان و دایکان و سەرپەرشتیاران کراوە ڕوو لە کچان و کوڕان کراوە کە
ئەو پرۆسەیە کار ئاسانی تێدا بکەن و ئەو پرۆسەیە ئەنجام بدەن حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕبتی کردووە بە هەموو پێغەمبەرانەوە فەرمێن النکاح من سنن المرسلین یعنی پرۆسەی هاوسەرگیری و پێکۆنانی خێزان و دروستکردنی خێزان و خانەوادەیەکی مسلمان ئەوە سنەت و ڕێبازی هەموو پێغەمبەران بووە نەکرد پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وسەلام یان خوای تەعالی فەرمی وەلەقەد ئەرسەلنا رسلا وجعلنا لهم أزواجا وذرية يعني من پێغەمبەرانێکمان ناردووە کە هەم خێزانیان هەبوون و هەم خێزنەوە وەچیان لێکەوتونەتەوە یان خوای تەعالی لە قورئانە فەرمی وأنكحوا الأيام منكم والصالحين من عبادكم وإمائكم ئەوانەتان مسلمانان کە خێزانی نییە لە پیاوان لە ئافرەتان لە کوڕان لە کچان با پرۆسەی هاوسەرگیری بکەن و چەندین دەقیتر تەکید لەسەرەوە کاتەوە کە ئەمە پرۆسەیەکی گرنگ و پڕبایەخە و چەندین مەقاصدی گەورەی هەیە ئێوە هەڵدەن ئەنجامی بدەن و ئەو پرۆسەیە جێبەجێ بکەن یان ڕووە کاتە گەنجان ئەفەرمی یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج ئەی کۆمەڵی گەنجان هەر کەسێ لە ئێوە توانای هەیە چ توانای لاشەیی چ توانای مادی يعني ئامادەی تایە بۆ ئەو پرۆسەیە با ئەو پرۆسەیە ئەنجام بدا فإنه أغض للبصر وأحسن للفرج چونکە هەم بۆ دامیان سەلامەترە بۆ چاو سەلامەترە و لە لایەکی تریشەوە هۆکارە بۆی کە نەوە وەچە زیاد بکە و لە حەدیثی تراتەوە فەرمێت تزوجوا الولود الودود فإني مكاثر بكم الأمم ئێوە خێزان پێکۆ بنێن و هەڵدەن خێزانانێک پێکۆ بنێن کە هەم بەڕەحم و سۆز و میهرەبان بن يعني و هەروەها منداڵیشیان ببێت چونکە من لە قیامەتە شانازیتان پێوەکەم کە ئومەتەکەم زۆر بێ ئیتر بەڕاستی دەقەکان زۆرن لەسەرەوەی کە داوامان لێکراوەکە پرۆسەی هاوسەرگیری بکەین و ئیمامی ئەحمەد یەکێکە لە ئیمامە گەورەکان کە پێوتێ ناصر و ئەهلی السنە ئەفەرمێ ئەگەر یەک ڕۆژ لە تەمەنم بمێنێ حەز ناکەم بە عازەبی بە زمانی ئەمڕۆ بە سنگڵی بگەمەوە خزمەت خوای پەروەردگار باشەوە ئەمسا محەممەد ئەو ڕێگریانە کامانن کە لە ئەمڕۆیە ئەبنەوە کاری قورسکردنی ئەو پرۆسی و گەنجانی ئێمە لەم پرۆسی دوورەخاتەوە زۆر ڕاستە ئەمڕۆ ڕێگری زۆرە و بەداخەوە بەو بە ئەندازی ئەو ڕێژەی کە گەنجان هەیە کوڕان هەیە کچان هەیە ئەوەندە پرۆسەی هاوسەرگیری نییە دەبوو ڕێژەیەکی زۆر زیاتر بوێ کۆمەڵی هۆکاری زۆر هەیە بوونەتە بربەست لە بەردەم دواکەوتنی ئەم پرۆسەیە یعنی هەندێکی پەیوەستە بە خودی ئەو کوڕ و کچەوە هەندێکی پێویستە بە کەسوکاریەوە هەندێک پێویستە بەو ژینگەی کە ئێمە تایە ئەژین بۆ نمونە ئێستا یعنی یەکێک لەو بربەستە سەرەکیانە گەر بڵی بە گەنجێک بڵێ بۆ ژنانی ئەڵێ بەچی بیهێنم تەکالیفێکی زۆری ئەوێ مارەیەکی زۆری بۆ دائەنرێ من پارەم نییە ماری بدەم یا بۆ نمونە داوای خان و مەسەرەن ماڵی کامل و شوێنی جیاواز و ئەوانەکرێت جاران ئەو شتانە نەبوو کەسێک کە ژنی هێنا جارێک گەنجێکە تا ساڵێک لەگەڵ ما باوکی بوو لە یەک ژوورێکا بوو و ئێستا لە هەندێک لە دەڤەرەکان مارەی یەکجار زۆر دائەنرێ يعني حتى لم شاريش يعني هي وهي استا بليره ماريدانيه پیغمبر خو علیه الصلاه والسلام فرمي باشترين افرت يعني بركه داترين افرت او كماريكان برانبر ازيت ندا آسان بيه طبعا شريعتها لقل يعني بلي افرت همي باهر كم بيه الله سي برانبركتك اجا برانبركت حالي باش وامكانياتي ابو توجد داوي ماري باشتر بك خو فرمي ولو اتيتن احداهن قنطاره قنطار يعني المال الكثير يعني اگر پارەیەکی زۆریش لە مارەیەدا بنرێ بۆ کەسێک کە توانایە بێ کێشە نییە بەڵام ئەمە ببێ بە نەریت خراپە هەموو کەسێک داوای پارەی زۆر کە داوای ئاڵتوونی زۆر کە تەسەورەکەی لە سەردەمی پێغەمبەری خۆی صلی الله علیه و سلم ئافرەت مارە بڕاو بە یەک مستیلەیەک هەبووە ئەم مستیلەیشی نەبووە پێغەمبەری خوا فەرموویەتی ئیلتەمیس ولو خاتەمن من حەدید بڕۆ مستیلەیەک بێنە ئێستا بە زمانی ئەمڕۆ بای 230,000 دینارە فەرموویەتی وەڵا ئەوەشم نییە فەرموویەتی ئەیدەی چیت هەیە وتێتی وەڵای یەک هەرام دەسەجلەم هەیە نیوەیە دەمە ئەو نیوەی بۆ خۆم فەرموویەتی جا ئەو جلی پیاوانەیە ئەو چی لێ بکە بڕۆ شتێکی تر هەوڵدە ڕۆژتو هاتووە وتێتی هیچم نییە فەرموویەتی هیچ قورئان نەزانی وتێتی ئەرە وەڵا هەندێک سوورەت دەزانم فەرموویەتی دەبڕۆ ئەو سوورەتانە لەسەر ئەو سوورەتانە مارەیەکەم لە تۆ ئەو سوورەتانە فێری خێزانەکەت بکە چونکە هەدەف دروستکردنی ئەو خێزانەیە ئەو ماڵەیە ئاسانکاریە نەک ئەگەر قرار بێ فرۆشتن بێ ڕەنگە هیچ کەسێک دڵی نییە کچەکەی خۆی بە باڵای خۆی بە ئاڵتون بفرۆشیە بۆیە خاڵی سەرەکی ئەوەیە لایەنی مادی بە تایبەت مارەیی
و دوایەوە ئەو هەموو داخوازەی کە ئەمڕۆ هەیە مەسەرەن ئێستا ئافرەت زۆربەی ئافرەتانی ئەمڕۆ داوای خانووی سربەخۆکن یعنی ئەو کوڕە لە هەنگاوی یەکەمەوە کەوێتە ژێرباری قەرزاریەوە لە هەنگاوی یەکەمی ژیانەوە کەوێتە ژێر کرێخانەوە بیرەکاتەوە من ئەوەنە ملیۆن دینار قەرزار بم مانگی 300,000 دینار دانم بۆ کرێخان و ئەچی بکەمە مەسرف بۆی ئەو گەنجە هەرڵێ هەر نەیکەم باشترە ئەمە مەسەلەن داخوازی تری زەواج ئەو هەموو مۆدێلات و ئەو هەموو شتێکی ئێستا ئەمڕۆ تازە پەیدا بووە هەمووی تەکلیفەیە هەمووی پارەیەوێ بۆی ئەو لایەنە مادی ئەوە تەسیری زۆرە لایەنێکی تر کە هەر پەیوەندی بە کەسەکانەوە بەو کوڕ و کچەوە جار وا هەیە ئەو کوڕ و کچە لە خەیاڵێکی زۆر دوورە ئەژین لە واقعە واقع ئەوەیە دنیا دنیای کەمال نییە هیچ کەسێ بە دوای کامەڵبوونا نەگەڕێ من کچێکمەوێ زۆر جوان بێ لە عایلێکی زۆر باش بێ شارەزایی هەبێ خوێنەواری هەبێ شادی هەبێ ئەگەر مەعاشێکیشی هەبێ ئەوە باشتر ئەم هەموو مواصفاتە کەم وایە لە ئافرەتێکا کۆ بێتەوە تەعینات نییە هی وا هەیە مەسەلەن ئەبێ ئەڵێ دینداریش بێ یعنی کۆمەڵێ مەرجدانا مەرجی تەعجیزی دانا سەرێکی نییە ئافرەتێک لە خەیاڵی خۆیان فارس ئەحلامی بۆ خۆی دانا ئەم دێ ڕەفزێکە ئەو دێ شادەی نیە ئەو دێ پارەکەی وانی ئەو دێ ئیشەکەی وانی ئەو دێ شەهادەکەی وەکو ئەم بەرزنیە تا سەرەکەی لە دوایە ئەمێنێتەوە ئەمە بەڕاستی ئەمەش هۆکارێکە زۆر لە ئافرەتان مەسەلەن کەماونەتەوە کاتێکە لێ ئەکۆڵیتەوە پرسیاریان لێەکەی سەرەکەی ئەڵێ تا ئێستا کەس ناتوێتە داوت بەرە وڵا سییان هاتوون چوار هاتوون ئەیوە ڕەفزت کردوون وەڵا یەکیان شادەی نەبووە یەکیان مەسەلەن ئیشی نەبووە وەڵا خانووی نەبووە هیوایە سیارەی نەبووە یعنی ئەمانش باوەڕتان هەبێ من جارەوە بۆ لە عەقدی وایە بووم ئافرەتە کەوتێتی مامۆستا لەبەرەوەی خزمەکانم بەوە نەشویان کردووە تۆ ئەوەنە لە مارەیەکە دانە دوای هیچی لێ ناسن بەس لەبەر قسەی خەڵک لەبەر لۆمەی خەڵک ئەمەش جارێکی تر دیسانەوە تەسیری هەیە کەسوکاری جاری وا هەیە یعنی ڕۆڵی هەیە لە تاخیرکردن و دواخستنی ئەم شتانەیە بۆ نمونە ئافرەتێکی ڕێک و پێکە کچ و کوڕێکن یەکتریان بەدڵە مەسەلەن خاون ئەخلاق و دین و ڕەوشتن سەرەکەی ئەم کەسوکارەیە بنە ڕێگر لە کاتێکا هیچ عیب و کەم و کوڕێکی نییە هیچ نوقسانیەکی نییە بەدڵ باوک نییە بەدڵ باوک نییە جار بەدڵ دایک نییە جارا پورێک لە دوورەوە تەداخولەکە من بێسم ماڵێ وڵا پورەکەی ناڕازیە ئێ باشە پورێک لەو دوورە چه حەقی هەیە لە ژیانی کوڕ و کچێکە کچی تۆیە و کوڕی تۆیە بۆیە ئەمانە وای کردووە کە گەنجان سڵ بکەنەوە لە خەڵکێکی شێ ڕۆڵی خراپە بینێ مەسەڵەن لە کاکە خۆ توش نەکەی بۆ خاتری خواوە چۆن ئێمە توش بووین خۆ توش مەکە بەخوا ئەم سنگلێ زۆر خۆشە لەکوێ بخەوی ئەخەوی نەیتەوە ها لە ماڵ دەربچی لە ماڵ دەرنەچی خۆت مەکەم زیندانەوە بەخوا هەر مانگێکی خۆشە لەوە لا قڕکرێ بەسەر تا ئەوانش بەڕاستی ڕۆڵێکی خراپ کاتێکا خێر و بەرەکەتێکی زۆر ێژگا لە نێو پرۆسەنگیدا هەیە من هەندێ هێنیش هەیە هەندێک لە ئەو خوشکوبرانش هەیە هەر بۆ خۆیان بە سروش ئەترسن لە ئەو کارە وڵی من هیچم نییە یعنی بەداخەوە من گلەی لە هەندێک لە مسلمانان و لە خەڵکی شەکەم ئێستا جاری وا هەیە ئێستا ئەو نمونەیەکە لە خزمەتانە باسم کرد لە سەردەمی پێغەمبەری خۆی صلی الله علیه و سلم کابرا هیچی نەبووە طبعا لەسەر قورئان مارەی بڕاو لە سەردەمی پێغەمبەری خۆی لەسەر مسیلە مارە بڕاوە لەسەر ناوکە خورمایەک بە ئەندازەی ناوکە خورمایەک ئاڵتون مارێژن بڕاوە لەسەر 2 درهم مارێژن بڕاوە ێ باشە ئێستا ئەم سەردەمە بێ و پێشم وتراوە مامۆستا ئەگەرم گەنجە و پارەی نییە بۆ ژنێنێ ئیتر چۆن ئینسانی مسلمان ئاوا مامۆستاویستم لەسەر قسە بکەم پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم ینی کۆڵی نەیە لەوەی ئەو پرۆسەیە هەر سەر نەگریانی ئەو هەموو ئاسانکارێک کرد کابراڵە هیچم نییە ینی ئێستا ینی لەسەر بچووکترین شت بەتایبەت زۆربەی زۆری کێشەکان لەسەر بابەتی مادە و ئاڵتون و ئەم جۆرە کێشانە هەیە ینی تا چەند گرنگە باوکی ئەو کچە ئەو خێزانە ینی پێش هەموو شتێک ئاگاداری ئەخلاق و ڕۆشتی ئەم کوڕە بن ینی بڕابکەوە لەوانێ گەورەترین سەرمایە بێ بۆ ئەو خێزانە کە دێتە ناویان ئەو کوڕە ئەوە پێوەری سەرەکیە لە ئیسلامە من ئێستا کە پارەم هەیە ئازادی خۆمە تۆ کە پارێکتێ ئازایەتی خۆتە هەمووی خۆی ڕەب العالەمین ئەیدا بۆیە ئیسلام 2 پێوەری سەرەکی داناوە بەڕاستی ئەو 2 پێوەرە جێبەجێ بکرێ خەموو گەنجەکان ئەو کاران بۆ ئاسانە بێ و پرۆسی ئاسەرگیری هاسانە بێ نە ئەو هەموو کچە ئەمێنێتەوە نە ئەو هەموو کوڕش واز دەژنیانێنێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم إذا جاءكم من ترضون دينه وخلقه فزوجوه
هەر کەسێ لە ئێوە هات بۆ داخوازی کچتان خوشکتان پورتان وە سەرپەرشتیارەکان ئەم قسەیە ئەگەر خاوەن دوو ڕەوشت بوو بیدەنێ إذا جاءكم من ترضون دينه وخلقه ئەگەر دینی باش بوو دین بۆ نێوان عەبد و خوای پەروەردگارە وخلقه ئەگەر خاوەن ئەخلاق و ڕەوشتێکی جوانیش بێ فەزەویجوه بیدەنێ باش مامۆستا دیارە دین چییە؟ بەڵام ئێوە ئەخلاقە باشە چییە کە ئێمە کەسێکمانیان خود کچەکەمان داواکارێکی یەت بیدەین بەم کوڕەیانم کوڕەمان دەسە خاتە سەر کچێک بچینە پێشەوە لێی ئەخلاقی باش زیاتر لێرە مەبەست پێ مامەڵەی ئەم کەسێ لەگەڵ خەڵکیە ئەم کەسە لە ناو خەڵکیە کەسێکی درۆزن نییە دوو لە ڕوبەڕستان کەسێکی مەشروب خۆر نییە کەسێکی مەسەلەن شوێن بە شوێن ناموسی خەڵکەوە نییە ئەی بۆ ئار و پەڵەیەکی ناشرین نییە بە دوای سبەینێ ئەم کچە پێی بشکێتەوە ئەم بنەماڵە پێی بشکێنەوە ئەمە پێوەری سەرەکیە ئەم دوو پێوەرە سەرەکی هەبوو ئەو دوای خوای گەورە ئاسانێکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ سێ کەس خوای پەروەردگار واجبی کردووە لەسەر خۆی کە هاوکاریان بکە یەکێ لەوانە گەنجێکە کە پرۆسەی هاوسەریگیری جێبەجێکە لەبەرەوەی کە سنەتی ئیسلام و سنەتی پێغەمبەری خوایە و ئەوێ داوێنی لە حرام بپارێزێ و کەسێکی خاوێن بێ ئەوە خوای پەروەردگار کردوێتی بە حەق بەسەریەوە کە هاوکاری بکە کاکە بە تەجروبەی ژیانیش تەماشای زۆربەی ئەو گەنجانە بکە کە پرۆسەی هاوسەرگیریان کردووە زۆربەی زۆریان لە سەرەتای ژیانە هیچیان نەبووە یا زۆر کەمیان هەبووە و زۆربەی زۆریان قەرزار بوون خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ ئین یەکونوا فقراء یغنیهم الله من فضله ئەگەر ئەوان فەقیرن هەژارن خوا لە فەزلی خۆیان دەوڵەمەندیانەکە زۆر گوناحە تۆ ئەمڕۆ 4 دینارت هەیە و 4 ئانەت پێکەوە ناو پارەیەکت هەیە ئێستا بە گەنجاڵن ئەڵێی کاکە پارەی نییە بۆ ژنێنێ ئەی ئەرکی من و تۆ چییە وەکو سەرپەرشتیار وەکو دایک و باوک وەکو دەوڵەمەندەکان ئەی واجب نییە لەسەر دەوڵەمەندەکان دەستبارگر و هاوکاری ئەو گەنجانە بکەن کە پرۆسەی هاوسەرگیریەکەن ئەی زەکات بەشێکی نادرێ بەو کەسانەی کە پرۆسەی هاوسەرگیریەکەن هیچ عیبێکی تیان نییە زۆر خێرە ئەو دەوڵەمەندانە و ئەو کەسانی کە خوای تەعالا دەرویەکی لێ کردوونەتەوە بەشێک لە زەکاتەکەیان دانن بۆ گەنجێک کە پرۆسەی هاوسەرگیریەکە قەیچێکە گەنجێکە کەوتۆتە ژێرباری قەرزاریەوە بۆ بنەی هاوسەرگیریەوە تۆ هاوکاری بکەیت لەم بێ ئیش و قەیران و لەم بێ ئیشێکا کە گەنج تەخەڕوجەکە هیچ ئیشێکی نییە چی بکە ئەمە کەی حەلە تۆ ئەی بۆ لە جیاتی ئەوەی کە بڵێن کاکە گەنجە بۆ پارەی نییە بۆ ژن دێنێ بۆ نەڵێن کاکە وەرن بە هەمومان کاراسانی بکەین کاکە وەرن با تەوعیەی خەڵک بکەین تەثقیفی خەڵک بکەین کاکە لە کەناڵەکانەوە ئێمە هەڵبژاردننی ئەم تەوەرەیە بۆ هەڵمان بژاردووە چکە ئەمە بە ضرورەتێکی زانین بۆ ئەم کۆمەڵگایە کاکە ئەو کۆمەڵگایە لە خێزانەوە دروستە بێ نەوەوەچەی داهاتوو لە خێزانەوە دروستە بێ و مەترسیەکی زۆری هەیە کە ئەو هەموو کچە بمێننەوە ئەو هەموو کوڕە بمێننەوە ئیتر خوای تەعالا وای کردووە عولەما فەرموون غەریزەی جنسی من ئەشەدی الغەرائز ئیلحاحا لە هەموو غەریزەیەک زیاتر ئیلحاح لە ئینسانەکە وەکو برسێتی نییە وەکو هەر غەریزەیەکی تر نییە غەریزەی جنسی زیاتر ئیلحاح لە ئینسانەکە بۆیە لە جیاتیەوەی ئێمە بڵێن کاکە ئەم گەنجانە پارەیانێ باز هاج نەکەم وەرە با کاراسانیان بۆ بکەین کاکە تۆ لە ئاسخۆتەوە دەست پێ بکەم لە ئاسخۆمەوە دەست پێ بکەم مامۆساکان قسەی لەسەرکەن قەڵەم بەدەسەکان کەناڵەکان بیکەینە پرۆسەیەکی ئاسان کاکە من گەنجە زانم بە نەزانین کەسێکی خواستووە ئەم کەسە بۆ نمونە 100 لیرەی ڕەشادی بۆ دانراوە ماوەیەکی زۆر کەم بە یەکەوە بوون و ژیابوونە تۆ لە یەکتری ئێستا چەند ساڵە وەڵا ڕەنگە 10 ساڵ زیاتر ببێ وەکو کرێکی هەموو مانگێکە بێ ئەم کوڕە پستی ماری باتەوە ئەمە دژمنایەتی یان ژنخوازیە لەبەرەوە بە شێوەیەکی گشتی ئیسلام داوا لە دایکان و باوکانەکە لە کوڕ و کچەکانەکە بەخوا ئەمڕۆ زۆرێک لە زەواجەکان کە ناکەی خەتای کوڕ و کچەکانن من زۆر کەیسمان بینیەوە زۆر کەیس دێتە لامان کە بە دوای هینی مەطالیبی زۆرە ئاڕۆن و داوا کراوە لە سەرپەرشتیاران لە مامۆستانی ئاینی لە ئێوەی بەڕێز لە هەموو لایەکمان کار ئاسانی بکەین تەوعی خەڵک بکەین بۆی ئەم پرۆسەیە ئاسانێتەوە مامۆستا شتێکی دیکە هەیە زۆر جار دڵێ ئەمانەش لانی خۆت بە نمونە بەدیت کردبێ کوڕ و کچێک پێش زەواج و مارەکردنەکە ڕێ دەکەون زۆر جار کچەکە دەڵێت
حەقی نەبێ وەرم باڵقەیە شوو پێەکەم بە هەموو شتێک ڕازیم بەڵام کاتە دێتە نێو مەجلیسەکە و شتەکانە گۆڕێ ینی هەستەکەی بێمتمانەیەک یاخود پێشتر خێزانەکە وعد و بەڵێنێکیان بە کوڕەکەیەوە کە ئێمە ئەوەندە مسقاڵاتون لە ئێوە داواکەین بەڵام کاتی کە ئەقدەکە دێت و مامۆستا ئاینەکە دانیشتووە لەوێ شتەکانە گۆڕن و بانیشتێکی دیکە دەوترێت ئەمە پێدوانێت جۆرێکە لە فێڵکردن لەو کاتە شا و کوڕژ ڕووگیرە بێت ناتوانێت هیچ بڵێ بێگومان ئەوەی کە من لە خزمەتانە باسم کردەوە نمونە ڕێک هەر ئەوە بوو کە یەکەم جار ئەوەیان دانە نابوو دوایەوە کە چون لە محکەمە ماریان بڕی لە محکەمە ئەو کچە داوای ئەوەی کردو و کابراش پێی عیب بوو تازە لای مامۆستا ماری بڕیوە وەسە چۆتە بەردەم حاکم و لەو شوێنەیە پێی عیب بوو خۆی بشکێنێتەوە گومانی وانە بوو کە ئەم پرۆسەی ئاوا بەزووی هەڵبۆشێتەوە بەڵام منەڵێم ئەگەر پرۆسەیەک لەسەر ئاستی بێمتمانەی دروست ببێ و لەسەر ئاسی تەماع لە یەکتری دروست ببێ و تۆ بڵێ وەڵای با من 20 مسقال ببەستمەوە بەم کچەوە بۆی ئەم کوڕە نەوێرێ سبێنێ تەلاقیدا هیچ مانایەک بۆ ئەوە نامێنێتەوە ئەسڵی زەواج بۆ مەحەبەت و مەوەدە و خۆشەویستی و دروستبوونی ڕێز و ئەوانەیە خوا فەرمیێ ومن ئایاتیه یەکێ لە نیشانەکانی دەسەڵاتی خوا ئەوەیە کە ئەن خەلق لەکم من ئەنفوسیکم ئەزواجا لتەسكنوا إليها لە نەفسی خۆتان خێزانی بۆ دروست کردوون بۆی لە پەنایە هەست بە ئارامی بکەن بۆ ئەوەی ئۆقرەیتان هەبێ بۆ ئەوەی کە پیا ڕۆیشتەوە بێتاقەت بوو بە بینینی خێزانەکەی و بە بعضێک خزمەتی بکات دڵی هەست بە ئارامی بکات خێزانەکە بە پێچەوانەوە لە پەنای ئەو پیا هەست بە ئارامی بکات بۆ ئەمەیە بۆ دروستکردنی خێزانە ئەبێ ئەم نەریتە ڕاست بکرێتەوە لە نێو کۆمەلگایە کاکە زەواج بۆ تاڵانیکردن نییە ئەم ئافرەتە ئەم کاڵا نییە بۆ فرۆشتن هیچ کەسێک کچەکەی خۆی بە باڵای خۆی بە ئاڵتۆن دڵی نابی فرۆشێ مەگەر هەر ئینسان نەبێ مەگەر وجدان لەسەریان نەبێ ئەبێ بڵین کاکە ئەمە دروستکردنی ژیانە ئەمە بەختەوەریکردنی کچ و کوڕێکە ئەمە کەلێنێکە لە ژیانی کچێک و کوڕێکە ئەبێ پڕ بکرێتەوە ئەبێ چاوەڕێنەوەی تازە بکەین ئەبێ بەردەوامی بە ژیان بدەین من مەسئولێتم لەسەر شانە تۆ مەسئولێتت لەسەر شانە کۆمەلگا هەمووی مەسئولێتی لەسەر شانە ئەبێ لە ڕێگەی ئەم پرۆسەی هاوسەرگیریەوە درێژە بەم ژیانە بدەین ئەبێ بەم جۆرە بی لە زەواج بکرێت باش مامۆستا سەلەوانەیە بینەرێ پرسیارێ بکا بڵێ وەختی خۆی منم کابرایە هاتە داوام لە بەرەوەی وتیان کوڕی چاکە و شم پێکرد هیچ داوای ماریم نەکرد ئێستا کێشە مشکلەمان هەیە و من لێی جابوومەتەوە و هیچ شتێکیشم ناکەی و مناڵم کەوتووە بەسەرا و نەزانم چەند مەسروفیان بکەم و ئافرەتێک بۆی دوور بێ لەمە لە کاتی دەستپێکردنی پرۆسی زەواجە چی ڕەچاو بکە و داوای حەق خۆی چۆن بکە طبعا ئافرەت حەقی خۆیەتی داوای ماری بکە ئێمە بانگەشەوە ناکەین داوایەوە ناکەین بڵێن وڵا ئافرەت بە داوای ماری نەکات بەس هەڵین کار ئاسانی بکە تۆ کە کوڕێکی بە ئەخلاق و بەدین و ڕێک و پێ کاتە پێشەوە زانیت کەسێکی باشە و بنەماڵێکی باشن گوناحە لەسەر پارە پەکی بخرێ بەڵام ئەگەر ئیمکانێتی هەبوو توانای هەبوو قەیناکە پارێش داوا بکری 20 مسقال نە 30 مسقال مادام کەسەکە دەوڵەمەند و توانای هەیە و ئیمکانێتی هەیە بەڵام شتێک لێرەیە هەیە زۆر گرنگە ئاماژەی پێ ئەوش ئەوەیە کە چەندین ئافرەت یعنی تا ئێستا پەیوەندی بە ئێمە کردو و گلەی لە دەست پیاوەکەیەکە و کە پیاوێکی ئاوە خراپەڵێم ئەی باشەدا دەبە ڕێزەکەم کە ئاوە خراپ بوو ئەزانی وایە بۆ شوت پێ کردو لە مامۆستا ئێمە یەکەم جا کە پرسیارمان کردووە وتوانە کەسێکی باش خەڵک شایەتی باشی بۆ داوە یعنی ئەوش زۆر زۆر گوناحە خوا فەرمیێ لە باسی شایەتیە فەرمیێ ڕاست بکەن لەگەڵ شایەتیە ئەگەر لەسەر نەفسی خۆشتان بێ خەڵکێکەڵێک کوڕ بۆم خۆم پیاو خراپ بکەم کاکە سبەینێ بێنێ خەم بگرنەوە بەڵا خراپەم لێ نەبێ کوڕێکنێ عیبی نییە سەرێکی زۆر خراپیشە ئەگەر کەسێک ئافرەتێک شووکا بە کوڕێک مارەی کەم دابنە کوڕەکە ئەهل و ڕێک و پێک و ئەوانە بوو بێت دوای کێشەکەوتە نێوانانەوە و لێک جیابوونەوە منەڵێم ئافرەتە زارێری نەکردووە و دڵنیا بەخوای پەروەردگار بۆی قەرەبوو ئەکاتەوە و کەم وایە ئەو ماڵانە کێشەیان بۆ دروست بوێت کە لەسەر ئەساسی تەفاهم و احترام و ڕێز و ئەوانە بینا ئەکرێ هەشە بەداخەوە هەندێک لە پیاوانیش هەیە شانیان ئەو چاکەیە هەڵناگرێ مەسەلەن ئەم ئافرەتە کاتێکە قورئانێک بە مصحەفێک شووی پێ کردووە یا بە مارەیەکی زۆر کەم شووی پێ کردووە بیستمەوە هی وایە وتێتی قورئانە مارەیەکەت نییە ئەوە تەفسیرێکیش لەگەڵیە بۆیە من هەمیشە لە کاتی عەقدی زەواجوانە ڕووەکەم ئەو کوڕەڵێم ئەمانەتێکی گەورەیە ئەم ماڵە چاکیان لەگەڵا کردووی هەمیشە چاکە و پیاوەتی ئەو ماڵەت لە بەرچاو بێ ئەگەر لەگەڵ خێزانەکەی خۆشتا ناکۆک بووی ناتەبا و ناڕێک بووی ئەبێت چاکەی ئەو ماڵەت لە بەرچاو بێ کە تویان بە پیاو زانیوە و کچەکەی خۆیان پێشکەش کردووی پیاوێکە 20 ساڵە کچەکەی خۆی بەخێوەکە و خزمەتێکە و مەسروفێکە و ڕێزی لێگرێ و ئەوانە وەکو پەڕەیەک گوڵی داتە دەستەوە گوناحە تۆ خیانەت لەو ئەمانەتە بکەیت جا هەندێک لە گەنجانیش بەداخەوە لە ئاسی ئەو بەرپرسیارەتیان نین کاتێک کە ئەزانن مارەیەکەیان
هەر ئەمەش وای کردو هەندێک جار مارەی زۆر دانرێ ئەگینا ئافرەت ئەگەر پیاوێکی خۆش بوێ و بزانێت لە پنای پیاوێکا بەختەوەرە بێ کەم ئافرەت وایە داوای مارەی زۆر بکە و ئافرەتانیش باش لەم قسێتی ئەگەن بەڵام هەندی ئافرەت لە ترسا ئەڵێ بۆ ئەوەی کە ئەو پیاوە سبێنێ بە چاوی سوک تەماشام نەکاو نەڵێ مارێکت کەمە ئەوەتانێ ئەو دوو ئەوە بڕۆخوا حافیز بێ مامۆستا ئەو کوڕکچانی کە ئێستا لە پرۆسی هاوسەرگیریدان چی بکرێت بۆ مانەوەی ئەو پرۆسێ بە جوانی و چی بکرێت کە نێوانی ئەو دوو هاوسەرە پڕبێ لە خۆشەویستی پڕبێ لە تەبابوون وڵاوە قسەیەکی زۆر زۆر جوانە تەنها دروستکردنی ئەو پرۆسەیە گرنگ نییە چەندی ئەوەنە گرنگە پاراستنی چوار ئەوەنە گرنگە وەکەوترێ العلم صيد والكتابة قيده علم ڕاوە نووسینەوەی ئەو علمێش بەسنەوەیەتی تۆ ڕاوەکە تونیا چیرە بگریت و بەرەڵای بکەی هیچت نەکرد بۆیە ئەوە زۆر مهمە وڵای من ئەڵێم جارێک یەکەم خاڵی ئەساسی ئەوەیە کە بە چاوی مەلائیکەوە تەماشا یەکتری نەکەن نابێت تۆ چاوەڕی ئەوە بکەی کە ئەم خێزانت هەڵە نەکە و نابێ ئەم خێزانە چاوەڕێەوە بکە کە تۆ فریشتێکی لە ئاسمانەوە هاتوویتە خوارەوە ئەبێ وا مامەڵە بکەین کە كل بني آدم خطاء هەموو ئینسانی قابل بە هەڵەیە بەڵام وخير الخطائين التوابون باشترین هەڵە کار ئەوەی کە پەشیمان بێتەوە و بگەڕێتەوە ئەگە تۆ ئەم ئافرەتە چاوەڕێ بکە بڵێ وڵای ئەم پیاوە ڕۆژێ ڕۆژان قسەیەکم پێ نەڵێ و ڕۆژێ ڕۆژان لێم تووڕە نەبێ و یان بۆ نمونە تۆ هەموو ڕۆژێ بچیتەوە قەت ڕۆژێ چێش تاخیر نەبێ و ئەم ژنەوەکو ڕۆبۆرت لە بەردەم تۆ بێت و بڕوە قەت ڕۆژی بێتاقەت و بێزار نەبێ ئەو ممکن نییە یان وا بزانانی وەکو فلیمانەیەکە لە تەلەڤیزیۆنەکانە پیشانە درێ هەندێ دراما پیشانە درێ وا ئەزانن ئەوە خەیاڵە ئەوە خاڵتاندنی خەڵکە ئەوە خیانەتە لە خەڵکە گرێ کاکە ئەوە هەڵەیە ئەگەر ئینسان وا بیر بکاتەوە لە یەکەم ڕۆژی زەواجەوە ئەو مەحەبەت و خۆشەویستیە ئاستەکە و نمرەکەی چەند بۆ هەتا کۆتایی هەروە بێ مەرجنیە وا بێ خوا فەرمێ وجعل بينكم مودة ورحمة مودة بۆ کاتی گەنجێتیە خۆشەویستی ڕەحمە بۆ کاتی پیریە جاری وایە ژن و پیاوێک ئەبینی ئەڵێ کورە مامۆستا چی لێ بکەم بەزەیم پیا دێتەوە تازە اختیارێکە ئەبێت چاوم لێ بێ گوناحە لەبەرەوە ئەمە خاڵی یەکەم نابێ بە چاوی مەلائیکەت بوونەوە تەماشای یەکتی بکەن دووهەم ئەبێ هەوڵدان خۆیان بە ئاکار و ئاداب و ئەخلاقی ئیسلام بەڕازێنەوە ئیسلام چۆن داوای کرد پێغەمبەری خوا فەرمێ خەیڕوکم لئەهلی باشترینتان ئەوەتانن کە بۆ ماڵ و مناڵەکەی باشن لەولاوە ڕووەکات ئافرەتانە فەرمێ باشترین ئافرەتەوەی کە گوێڕاڵی پیاوەکەی بێ ململانێ لەگەڵ پیاوەکانەکە عینادی لەگەڵ پیاوەکانەکە و هەوڵدان لە یەکتری تێبگەن وەوە بەڕاستی تەوەرێکە زۆرە کێشێ هەستەکەم ئەزان تۆ پەلەتە بۆ ئەوە ئەگەر بکرێەوە بکرێتە تەوەرێک لە دەرفەتێکی ترا چۆن خۆشەویستی نێو خێزان ڕابگیرێ چۆن ئەو پرۆسەیە پارێزگاری لێ بکرێت پێم باشە هەر بکرێت بە تەوەرێکی زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد جیمەنی مامۆستای ئاینی ئەزیانچینە لای ناوبڕێک و دەتر تەوەری سێمان بەردەوامەبێ تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود دڵنییا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسینینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
عزیزان دووبارە سڵاوی خواتان لەبێ ئێستا لەرەوە چینە شاری هەڵەبجە بۆ گواستنەوەی فستیڤاڵی هەنار لەو پارێزگایە میوانێکی بەڕێزمان لەگەڵە یەکێک لە ڕەخرانی فستیڤاڵەکە دەچینە لای پرسیارەکانمان ئاڕاستەیەکەی مامۆسای بەڕێز سڵاوی خوای گەورەت لێبێت کردنەوەی ئەم فستیڤاڵە کێ سەرپەرشتی ئەکا و ئەم ساڵ چەندەمین گەڕی فستیڤاڵەکەتانە کە لە پارێزگای هەڵەبجە سازەکرێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە ئەم ساڵ هەشتمین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە لە شاری هەڵەبجە لە پارکی شاری یاری هەڵەبجە بەڕێوە برێ فستیڤاڵی ئەم ساڵمان بە چاودێری وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و بە هاوبەشی بەڕێوەبەرایەتی کشتوکاڵ و کشتتوکاڵی هەڵەبجە لەگەڵ تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە پێستان و ڕێکیان کستووە ئەم ساڵ ئامادەکاریەکان زۆر باشتر کراوە ئێستا چاوەڕێەوەیەکەین بەڕسمی فستیڤاڵەکەمان بکەینەوە وە لە پێشوازی و خزمەتی میوانان و بەشداربووانی بەڕێزابین. زۆر باشە مامۆستا ئامادەکاریەکان چۆنین بۆ ئەم فستیڤاڵە چەند کۆمپانیا خود چەند کەس لەم فستیڤاڵەدا بەشداری کردووە چه بابەتی هەنار بێت یاخود بابەتی خواردنە کوردەواری و ئەو شتانە بێت. دیارە ساڵانە ئێمە پێش موعیدی دەستپێکی فستیڤاڵ و ئەو ڕۆژێک کە دیاریەکەین بانگەوازەکەین و ئاگاداریەکەین بۆ بەشداربووەکانمان ئەم ساڵیش ئامادەکاریی ورترمان کردووە پلانێکی ورترماندانەوە جیاواز و باشتر لە ساڵانی ڕابردوو ئێمە تەوەقوعمان کرد 400 بەشداربوو وەرگین لە خاوەن بەرهەم و پیشە و کارە جۆر بە جۆرە خۆماڵەکانی پارێزگای هەڵەبجە و دەوروبەر بەڵام ئەو خواستە زۆرەی کە لە سەرمان بوو ئەو داواکاریە زۆرەی کە خاوەن پیشە و بەرهەمەکان هیان بوو لە هەڵەبجە و دەوروبەر وای کرد ڕێژەکە زیاترکەین و مەجالێکی زیاتر بڕەخسێنین بۆ ئەو خاوەن بەرهەمانەی کە بەشدارن بۆیە زیاد لە 400 نزگەی 500 خاوەن پیشە و بەرهەم و کاری دەستی و کۆمپانیا لە منتیقەکە بەشداریان کردووە ئەم ساڵ لە هەموو ڕۆکانەوە ئامادەکاری و ڕێخستنێکی باش کراوە بۆ بەشداربووەکانمان کوالیتی شتەکانمان ئەم ساڵ توانیمانە باشتر بێ چاودێری ورتر بێ ئیدارەدانێکی باشتر بێ شوێنێکی گونجاوتر بێ کەشوهەوایەکی ئەلحەمدوللا زۆر خۆش ڕەخساوە ئەم ساڵ هەموو ئەمانە وای کردووە ئەم ساڵ زۆر گەشتبینین زۆر ساڵ بە ساڵ ئێمە هەنگاوی باشترمان ناوانی فستیڤاڵەکە هەنگاوێک بەرەو پێشەوە ڕۆیشتووە ئەم ساڵیش کەوەی ئەیبینین بۆ ئامادەکاریی کە کردمان هەنگاوێکی زۆر باشتر ئەچێتە پێشەوە لە هەموو ڕۆکانەوە زۆر گەشتبین و دڵخۆشین بە ئامادەکاریەکان و بە بەشداربووەکانمان. باش مامۆسای بەڕێز بۆم ساڵ فستیڤاڵەکەتان چەند ڕۆژ بەردەوامە بێ و کێن سەردانی کەرەکانتان؟ فستیڤاڵی هەنار عادەتەن 3 ڕۆژ بەردەوامە بێت 28 دەی 2022 و ئەوانەی کە سەردانیەکەن وەکوتم زیاد لە 500 بەشداربوو وجودی هەیە کە خاوەن بەرهەمی خۆماڵین لە ناو فستیڤاڵەکە لە هەڵەبجە و دەوروبەری هەڵەبجە و شارەکانی هەم کوردستان و خواروی عێراق و بگرێت لە ڕۆژهەڵاتی شەو میوانێکی باش هاتوون ساڵانە سەدان هەزار خەڵک ڕووەکات ئەم شارەی ئەمە بۆیە لۆدێکی زۆر لەسەر ڕێگەبانەکانمان دروستە بێ بەداخەوە کە لە ئاستی پێویستانین جادە و ڕێگەبانەکانی ناو هەڵەبجەوە دەرەوەی هەڵەبجەیش میوانەکان بۆ ئەمڕۆ لەوانەیە زیاتر لە ناو هەڵەبجە و دەوروبەر و شارە نزیکەکان بن بەڵام بۆ ڕۆژی داهات و بۆ ڕۆژی جومعە ئەوەی کە میوانە ئەوەی کە ڕووەکاتە فستیڤاڵەکەمان زیاتر میوانانەی دەرەوەی هەڵەبجەن و لۆدە قورسەکەش گەشتیارە زۆرەکەش لە ڕۆژی جومعە تەسەورەکەی نهات بێ ڕوومان لێ بکە هەرچەند ئێستا خۆی بخۆی پێش ئەوەی فستیڤاڵەکە بەڕسمی بکەینەوە سیرەکەی ئەبینین گەشتیارێکی زۆر ئەبینین لە شوێنەکانی تریشەوات و ئێستا خەریکە ناو پارکەکە ناو فستیڤاڵەکە پڕەبێ لە میوانان و گەشتیارانی خۆشەویست. زۆر باشە مامۆستا ئەمساڵ بەرهەمی هەنار چۆنە لە هەڵەبجە ئەو وشکە ساڵی کەم ئاویە کە هەبوو کاریگەری کردوتە سەر کەمبوونەوەی بەرهەمی هەنار؟ بێگومان یعنی ئەو کەشوهەوای کە دروست بوو بەتایبەت لە وەرزی زستان ئەو بەفر و سەرمای کە هات و دواتر لە وەرزی بەهار کە لە کاتی گەشانەوەی هەنارە جارێکی کە سەرمایکە لێدا ئەمە تاسیرێکی سلبی کرد لەسەر بڕی بەرهەم بۆیە بڕی بەرهەمە توانین ئەم ساڵ بڕی بەرهەمی هەنار و بڵێن کەمە بەڵێ کەمە واقعان
بەڵام کوالیتیەکەی دانەبۆزیوە کوالیتی هەناری هەڵەبجە زۆر لە ساڵانی ڕابردوو جوانترە ئێستا ئەگەر ئەو خەڵکە خۆیان بۆ خۆیان شاهیدن ئەوەی ئەو هەنارێک کە عرضکراوە هەنارێکمان نییە تێبینیمان لەسەری هەبێت لە ڕووی کوالیتی هەنارەکە زۆر جوانترە و کاتەکەیشی جیاواز وەکوتم لە ساڵانی ڕابردوو لەوانەیە ساڵی ڕابردوو کاتەکەی تۆزێ زوو بێ باران نەباریدێ هەنار زۆر خۆش نەبوو بێ بەڵام ئەم ساڵ هەموو مەرحەلانەی بڕیوە ڕێک کاتی هەنارە بۆیە هەنار زۆر بە تەواوی پێگەیشتووە و ئەوەی کە عرضکراوە ئەیبینین بەڕاستی هەنارێکە بڵێم دڵت نایاسەریکە بەتایبەت ئەم دوو ڕۆژەی ڕابردوو کەمێک باران لێیا و لەوانەیە ساڵم ئەم دوو ڕۆژەی ڕابردوو بارانی ئەم هەفتەی ڕابردوو بەڵێ 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 ئەڵێم بێگومان ئەو بارانەی کە باری ئەمە وازانین بۆ فستیڤاڵی هەنارباری لەبەرەوە هەناری زۆر جوان کرد ئەو تەپ تۆزەی لێ نیشتبوو لە وەرزی هاوین هەمی شۆری هەنارەکە زۆر بەباکی و بەرگەشاوی ئێستا بینین بارانەکەی پێوە دیارە بۆیە وەکوتم کە سەیری هەناری هەڵەبجەیەکی ڕاستەکەی دڵ خۆشە بەوەی هیچ هەنارێکی کەم منافسەی ناکات لە ناو کوردستان لە دەرەوەی کوردستانیش بۆیە واقعەکەیش کە ئەیبینین سەرەکەین هەناری هیچ شوێنێکی کە لە هەڵەبجە نابینێ و هەناری هەڵەبجە ڕێگە نادا هەناری هیچ شوێنێکی کە بێتە ناو هەڵەبجە بگرێ ئێستا خواسێکی زۆرە بینین کە لە وڵاتانەوە دروست بۆ هەناری هەڵەبجە و چەندین کۆمپانیا ئێستا لە سەرخەتن بڕێکی زۆر هەناریان ئامادە کردو کە بەرەو ئەوروپاش بڕوە ئەمە جێگەی دڵخۆشیە کە ئێمە توانیمان بەم کارە هەنگاوێک زیاتر هەناری هەڵەبجە براسێنین و ئەم فستیڤاڵە ئێمە هەڵەبجەی بە شێوەیەکی کە ناسان بە هەموو وڵاتانی دەوروبەر زۆر دڵخۆشین و ئینشاءڵڵا ئەم ساڵیش هەنگاوێکی تر بڕین بۆ ساڵی ئایندە هەنگاو بنین بە نێودەوڵەتیکردنی فستیڤاڵی هەڵەبجە و بتوانین لە ئاستی وڵاتانە ئەم فستیڤاڵە فراوانتر و گەورەتر بکەین. پاش مامۆستا فرۆشی هەنار چۆنە لە فستیڤاڵەکە و بەدەر لە فستیڤاڵەکە بەگشتی خاوەن باخەکانی هەڵەبجە توانن ئەو هەناری کە بەرهەمی دەهێنن لە ناو بازاڕەکان ساغی بکەنەوە ساڵانە؟ یەکێ لە گرفتەکانمان بۆ بەروبوومی خۆماڵی بەعام و بە هەناریش بەتایبەت ئەوەی کە هەبوو لە ساڵانی ڕابردوو ڕاستەکەی دۆزینەوەی بازار بوو ساختبوونەوەی بەروبووم بوو یەکێ لە ئامانجە هەرە سەرەکیەکانی دروستبوونی فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە دۆزینەوەی بازار و هەلی کار بوو بۆ بەروبوومی خۆماڵی بۆ خەڵکی خۆماڵی ئێمە توانیمانەوە ئامانجە بپێکین ئێستا هەناری هەڵەبجە کێشەی ساغبوونەوەی نییە لە ناو بازاڕە ئێستا هەناری هەڵەبجە وەکوتم داواکارێکی زۆری لەسرە بۆ ئەوروپا بڕە خواستێکی زۆری لەسرە و واقعان هەرچەند ئەم خواستە زۆرە لە لایەکی ترەوە لەوانەیە بوو بێتە هۆی بەرزبوونەوەی نرخی هەنار ئەمساڵ بەڵام کوالیتێکی جوان خواستێکی زۆر توانیمان هەناری هەڵەبجە لە هەڵەبجە لە کوردستانیش دەرکەین ئەمە کێشەی ساغبوونەوەی بەروبووم بەتایبەت بۆ هەناری نەهێشتەوە هەنار ئێستا وەکوتم ئەلحەمدوللا هەناردەی ئەوروپاکێ توانیمان ئامانجەکەمان بتێکین و ئەوەش بە هاوکاری هەموو لایەک و بەدەمەوە هاتنی خاوەن باخەکان و خاوەن پیشە و بەروبوومە خۆماڵەکان هەموو ئەمانە هاوکار بوون بۆ کەناڵەکانی ڕاگەاندن سوپاسیانەکەی توانیان بە یەک دەست بە یەک تیم ئەم پرۆژە گەورە فراوانتر و گەشاوەتر بکەین. زۆر باشە مامۆستا باس لە ساختکردنەوەی بازار کرد بۆ بەروبوومەکان لە پارێزگای هەڵەبجە هەمیشە و وێنەکراوەکە لە پارێزگای هەڵەبجە بۆی داخراوی شوێنەکەیەوە کەمتر بازار هەیە بۆ جوتیاران ئەم جۆرە فستیڤاڵە دەبێتە وێزگەیە بۆی کە جوتیاران سوودمەند بن و کاڵەکانیان ئەو بەروبوومانەی کە چەند مانگی ڕابردوو پێوەی ماندوو بوون لەم فستیڤاڵەدا بیخەنە گەڕووە بتوانن سوودێکی مادیان بۆیان هەبێت وە بەدەر لە بابەتی هەناریش مەبەستمە بابەتەکانی دیکە ئەگەر بتوانن لەم فستیڤاڵەدا پێشکەش بە کڕیارەکانی بکەن. بەڵێ بێگومان هەڵەبجە سروشتی جوگرافیای هەڵەبجە وەکوتمەوەی کێتر بوو لە گرفتەکانی ئەمە جگە لە ساغبوونەوەی بەروبوومی خۆماڵی و هەناریش بەتایبەتی یەکێتر لە گرفتەکانەوە بوو خەڵک زۆر بە کەمی ڕوویە کردەم شارە ساڵانێک هەبوو بە بۆنەی 16 سێ و ئەو یادەوەریە ناخۆشانەی کە لەم شارە هەبوون خەڵک ڕوویە کردەم شارە بەڵام ئێمە وەکوتم بیرمان کردەوە لەوەی کە دەرفەتێکی کە بدۆزینەوە بۆ هەڵەبجە کە خەڵک ڕووی لێ بنێ و ئەو چەقبەستوی کە هەیەی ئەگەر بۆ چەند ڕۆژێکیش بێ ئێمە بیشکێنین نەیهێڵین هەر ئەم فستیڤاڵە توانی وەکوتم ئەو ئامانجەش پێکێکە لە ماوەی ئەم سێ ڕۆژە
هیچ مەراسیمێکی کە لە کوردستانە بگرە لە عێراقی شامەگەر ئەو مەراسمە گەورانەی کە بۆنێ لەبەر بۆنە ئاینەکانەکرێن لە خواری عێراق ئەگەرنا هیچ ڕێوڕسم مەراسیمێک نییە ئێستا بتوانێت ئەوەنە خەڵک ڕووی لێ بنێەوە ئەوەنە خەڵک لە یەک شوێن کۆ بکاتەوە ئێستا هەڵەبجە ئەم سێ ڕۆژای بێتە شار و ماڵی هەموو خەڵکی کوردستان و دەرەوەیش خەڵکی هەموو شوێنەکانی کە ڕوو لە هەڵەبجەنێ ئەمڕۆ لە مودەی ئەم سێ ڕۆژدا ڕۆژی هەنار و هەڵەبجە و پاییزە بەڕاستی. باشە مامسا ساڵانە لە کاتی ئەم فستیڤالە لۆدۆکی زۆر لەسەر ڕێگاکانی هەڵبجە دروستە بێ لایانی پەیوەندیدار چ ڕێکارێکی گرتەوە دەبێت بۆ ئەوەی کە ئەمساڵ ئەو پارێزگای دوور بێ لەو لۆدەی کە لەسەر ڕێگابانەکانی دروستە بێ و گەشتیاران بە ئاسانی و بە کاتێک کەمتر بگەنە ناو فستیڤال. دیارە ئەمە ئامادەکاریمان وەکوتم لە ساڵانی کرد باشتر کردەوە ڕاستەکەی ئێمە لەگەڵ لایەنە حکوومیەکانەوە بەتایبەت لە بەڕێوەبەراتی هاتوچۆی هەڵەبجە لەسەر خەت بووین پلانی تایبەتی خۆیان دانەوە بۆی ئەو لۆدە کەم بکەنەوە ناڵێم دروست نەبێ و لەسەر خەت و ئێستا مەفرەزەکانیان هەمویان لە کاران بەڵام بەداخەوە ینی هەڵەبجە خۆی بۆ خۆی کە وەکو پێویست ئاوڕی لێ نەدراوەتەوە لە هەموو ڕۆکانەوە یەکێ لەوانش ڕێگەوبانەکانێکی کە بەداخەوە هەرە ڕێگەوبانانن کە لە شتاکان و پێشوو هەبوون ئەوەی کە لە توانە هەبووە لەم چەند ڕۆژا گیرێتە بەر هەوڵێک دراوە هەموو لەسەر خەتن لە ناو پارکەکە ئەم ساڵ توانیمانە گەراجێک دروستکەین کە نزیکەی 600 سیارە هەر لە ناو فستیڤالەکە شوێنێ بێتەوە ئەمە ئەو قورسایە تا ڕادەیەکی باش کەمەکاتەوە بۆمان بەڵام وەکو بڵێن ئەگەر بڵێن هەر دروست نابێت ڕێژەی گەشتیاران و میوانانمان بەڕاستی لە ڕادە بەدەرن لە توانای ڕێگەوبانەکانی هەڵەبجە بەدەرن ئەمە ئەبێ بۆ ساڵانی ئایندە کاری جددیتری لەسەر بکرێەوە دەرچەی زیاتر بۆ داغڵبوون و دەرچوونی ئۆتۆمبیلەکان بدۆزرێتەوە لە ساڵانی ڕابردوو ئامادەکاری باشتر و پێویستتر کراوە بەڵام بڵێم لۆ دروست نابێ هەڵەبجە بۆ خۆی بەهۆی و پراستنەوە ئاور نەدانەوەی بەتایبەت ڕێگەوانەکانی ئەو گرفتەمان تا ڕادێک لەوانەیە هەر بۆ دروست بێتەوە جارێکی تر. ماوەسا بەدەر لە بەروبوومی هەنار چی دیکە لەو فستیڤالەدا پێشکەش دەکرێت بە تایبەت بابەتە خواردنە کوردەواریەکان یاخود بۆ پێی کە ناوچەی هەورامان نزیکە لە ئێوە پێدەچێت ئەمساڵ گوێزی و ناوچێژە لەو فستیڤالەدا پێشکەش بە کڕیارەکان بکرێت. ئێمە فستیڤالەکە بەعام کردمانە 4 بەشێکمان دانا تایبەت بە هەنار و بەشێک بە کاری دەستی خانمان و ئافرەتان لە ئەوەی کە بەروبوومی دەستی خۆیانەوە ئەوەی شتی و بەروبوومی خۆماڵیە بەشێکی تایبەتمان داناوە بۆ ئەوانیش بەشێکمان داناوە بە هەنگوین بەشێکمان داناوە بە شتی وشکە و گوێز و ئەو بابەتانە بەشێکیشمان تایبەت کردووە بە خواردەمەنیەکان خواردەمەنی بە تایبەت کوردەوارەکان و لە ناوانە کەلانە کە ئێستا بۆ خۆی خەریکە منافەسە هەنارمان بۆەکە ئەم بەشانەوەکو بەش جیا کرامەتەوە هەر بەشە تایبەتە بە بوارێک و بۆ هەر بەشانەتوانم بڵێم زیاد لە 100 بەشدار بوومان هەیە لە هەرێکە لەو سنفانە و ئەکرێش کۆمەڵە شتی متەنەوعی کەیش تێکەڵی فستیڤالەکە بوو بێ بەڵام بە ڕێژەیەکی گشتی ئەوەی کە ڕوونە بریتە لەو چەند سنفەی کە باسم کرد هەنار کاری دەستی خانمان شتی هەنگوین و بەروبوومی وشکەی خۆماڵی لەگەڵ خواردەمەنیە کوردەواریەکان. پێدەچێت لەم فستیڤالەدا بەرپرسانی حکومی بێن و بە تایبەت وەزیری کشت و کاڵ ئێوە هیچ ئامادەکارێکتان کردووە کە ئەو کێش و گرفتانی لە بابەتی کشت و کاڵی ناوچەکەدا هەیە بە پاکێجێک پێشکەش بە وەزیری کشت و کاڵی بکەن یاخود بەرپرسە حکومیەکان کە دێنە ئەو فستیڤالەوە بۆی هیچ نابەشاز لە شازەکان هاوکارتان من و بتوانن ئەو کێش و گرفتانەتان بۆ چارەسەر بکەن لە لایەنی حکومیەوە. بڵێم زیاتر تایبەتمەندە بە بەڕێوەبەراتی گشتی کشت و کاڵی هەڵابجەکە ئەوان خۆیان بۆ خۆیان بەشێکن لە ڕێکخستنی فستیڤالەکە و تەنسیقی تاوامان هەیە و جوتیارانی هەڵابجە و بە تایبەت خاوەن بەروبووم باخەکانی هەڵابجە هەمووی لێک نزیکە لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی کشت و کاڵە هەمویان ناسراون خاوەنی بەڕێوەبەراتی گشتی کشت و کاڵی هەڵابجە خۆی بۆ خۆی خاوەنی باخەکانی هەڵابجە خاوەن باخەکان هەمویان لێک نزیکن و تەنسیق و هاوکارێکی باشە وەزیریش کە ساڵانی ڕابردووە هاتووە بەسەر هەموو خاوەن باخەکانە گەڕاوە گوێی بۆ هەموو خاوەن باخ و بەر خاوەن بەرهەمەکان گرتووە و داواکاری خۆیان ڕاستەوخۆ پێشکەشی کردووە
جگە لەوەی کە کۆبوونەوەی تایبەتی شتاڵانە ئەکرێ لەگەڵ بەرپرسانەوە بە تایبەت وەزارەتی گەشت و کاڵ و ئەمە خۆی بخۆی یەکێکە لەو ڕێگە چارانەی کە ئەگیرێتە بەر بۆ ئەو داواکەری کە پێشتر هەیان بوو فستیڤاڵی هەنار لەسەر وەکوتم بەڵێ تۆڕی ڕێکخراوەکان و بەڕێبەرەتی گەشتوکاڵ پێیاسان بەڵام لەسەر ئەو داواکاری کە هەبوو بۆ ساغبوونەوەی بەربوومی جوتیارەکان کە ئەمە گلەیەک بوو بەردەوام ساڵانە ئەکراوە هەنار ساغنەیە بۆ لە علوەکانە لە علوەکانە ئەمە ئەو مەسروفی تێچوونەکەی خۆی بۆ خۆی دەرنەیە کرد ئەمە وای کرد داواکاریەکان پێشکەشی حکوومەت و لایەنی پەیوەندیدار بکرێت ئەمساڵ بە خۆشحاڵیەوە وەزارەتی گەشت و کاڵتوانی لە ڕێگەی وەزارەتی دارایی و حکوومەتی هەرێمەوە بتوانێت تێچووی فستیڤالەکە لە ئەستۆ بکرێت بۆیە ئێمەش وەکو هاوکاری و کۆمەکێک بۆ خاوەن بەربوومەکان بێ بەرامبەر وەرمان گرتوون و بێ بەرامبەر یەکەکانمان بەسەرات دابەش کردوون ئەمە خۆی بۆ خۆی جۆرێکە لە جۆرەکانی هاوکاری بۆ خاوەن بەربوومەکان کە زۆر دڵیان پێی خۆشەوە هاندانێکە بۆیان ئەکرێت ساڵانی ئایندە کۆمەکی زیاتر لە ڕێگەی لانی پەیوەندیدارەوە بکرێ بۆ ئەو داواکاریانێک کە خاوەن باخەکان و خاوەن بەربوومەکان هەیەە. مام ساروک خۆش ئاماژت پێدا ئەم ساڵ بەهۆی کەشوهەواوە هەنار کەمترە لە چاو ساڵانی تر ئەمە نابێتە هۆی گرانبوونی هەنار لە ئەم ساڵای خودت نرخەکان و ساڵانی پێشوەمێنێتەوە. بەڵێ ڕاستەکەی بمانەوە نەمانەوە بەهۆی و دابەزینی بڕی بەرهەمی هەنار و بەرهەمە شتوکاڵەکان بەعام و بەتایبەت لە منتیقەی هەڵابجەژ وەکوتم ئەو سەرمای کە دروست بوو لە زستانە تاسیرێکی سلبی کرد وشکە ساڵی تاسیری سلبیەکە لەسەر بەربوومەکان کە بەربوومیش کەم بوو ئۆتۆماتیک یعنی دەسەڵات نییە ئیلا خستنە ڕووکەمە بێ و خواز زۆرە بێک خواتی زۆر بوو سێرەکەیت نرخ بەرز دەبێتەوە و ئێستا ناری هەڵابجەژ وەکوتم بڕێکی زۆر گەورەی لێ هەناردە ئەکرێ بۆ وڵاتانی دەوروبەر هەر ئەوەش لە لایەکی ترەبێتەوەی کەمبوونەوەی بڕی بەرهەم کوالیتی هەناری هەڵابجەژ وەکوتم ئەوە خۆی بۆ خۆی تایبەتمەندیەکەی واکات خەڵک بە تایبەت خواستی لەسەری بێ هەموو ئەمانە هۆکارم بۆ ئەوەی نرخ تا ڕادەیە بەرز بێتەوە نرخی هەنارمە بەسمە بە تایبەت ئەوە حاڵەتێکی ناچاریە بۆ ئەم ساڵەتوانم بڵێم هەنار نرخی بەرزترە لە ساڵانی ڕابردوو. زۆر باشە مامۆستا هەناری هەڵەبجە جۆری هەیەەوە تا چەند جۆرێکی هەیە بۆ منە ساڵەخانی بیستووە یاخود هەناری سازان ئەمانە چەند جۆری هەیە هەنا لە پارێزگای هەڵەبجە؟ زۆرن بەڵام ئەوەی کە لە ڕووە ئەوەی کە خواستی لەسرە ئەوەی کە بازاڕەکەی داگیر کردووە ئەوەی کە هەڵەبجەی پێناسراوە ئەتوانم بڵێم هەنا جۆرێک لە جۆرەکانی هەنار کە پێوتری هەناری ساڵەخانی ئەمە ئیتر منافسێ ناکە ئەگرێت جۆرەکانی ئەمە جیاوازەکەی چییە لە تامایە لەوەی کە ئاودارم هەنارە؟ بەڵێ وەکوتم ئەو جۆرانی تر هەمووی هەیە لە هەڵابجە هەموو جۆرەکانی هەنارمان هەیە ئێستا هەناری بیانیش هاتوتە ناو هەڵابجە هەناری ئەمریکی ئەوانش داغڵ بووە بەڵام هیچ هەنارێ منافسەوە هەنارە ناکە ئەم هەنارە تایبەتمەندی خۆی هەیە هەم لە ڕووی تامی لە ڕووی ڕنگ و ڕوخساری لە ڕووی توێکڵەکەی و ناسکی ئەو توێکڵی کە هەیەی لە ڕووی ئاوداری و تایبەتمەندی و جوانەکەی لە هیچ ڕوویەکەوە هەناری نییە لە هەموو جیهانە نەک لە کوردستان و هەڵابجە هەنار نییە منافسەی ئەم هەناری ساڵەخانی هەڵابجە بکات بۆیە هەڵابجە بە ئەمە ناسراوە ئیتر جۆرەکانی کەش ئەبینین ئارسکراوە بەڵام بە بڕێکی کەم هەروەکو نمونەدا ئەندرێ ئەوە نییە چەند دوکانی هەبێت جۆرێکی تر لە جۆرەکانی هەنار ئارس بکە ئەوەی کە هەیە و عرض ئەکرێ و خواستی زیاتری لەسرە بریتە لە هەناری ساڵەخانی هەڵابجە. باش مامۆستا و هەنارانەی کە لە دەرەوە هاوردەکرێن بۆ ناو کوردستانەمە چۆن جای بکەنەوە لەگەڵ هەناری هەڵەبجەیان؟ ڕنگ و ڕوخسار و شێوازی جیاوازە وەکوتم کەیبینی توێکڵی ناسکە توێکڵەکەی ناسکە هەنار هەیە اینجا گوڵەکەی کراوەترە گوڵەکەی کراوەترە هەنار هەیە ئەم گوڵەی زۆر ئەستورە نوشتاوەتەوە جا توێکڵەکەی زۆر ئەستورە ڕەنگی ئاوا سوور و جوان و ئاڵ نییە ڕەنگێکی تر ئەدا کە لەتیەکەی ناوەکەی سۆر سوور و مەیلە و ڕەش اینجا ئاودار ئەمانە بەڕاستی هەر سەیری کە وەکو چۆن ئێستا ئێمە لە هەڵەبجە کاوا سەیری ئەو میوانانەیەکەین کە هاتوچۆەکەن یەکسەر دیارە ئەم میوانە لە شوێنێکی کەوا هاتوۆتە ناو هەڵەبجە هەناریش کە سەیرەکەی هەر لە دوورەوە زانی ئەوە هەناری هەڵەبجە هەناری ساڵەخانیە هەر لە دوورەوە ئەگەر کەسێک هەناری خوارد بێ و بۆ چەند جارێ هەناری بینی بێ هەناری هەڵەبجە بێت جیا بکاتەوە لە هەنارەکانی تر.
زۆر باشە مامۆستا دڵنیام ئەمڕۆوە ڕۆژانی داهاتوو چەندین میوانی دیکە دێن و هەمیش ئەوە بە تایبەتی تر بە ئامانجی کڕینی هەنار دێن ئێوە هیچ ڕێنمایەکتان هەیە ئەو کەسانی کە هەنارێکی زۆرەکردن لە ماڵەوە چۆن ئەو هەرانانە هەڵبگرن و خراپ نەبن بەڵێ یەک مشکلەمان هەیە ئەو هەنارێک کە ئەیکڕی و بە تەمای هەڵیگری بۆ چەند مانگێک ئەوە بەڕاستی بێ بە تایبەت بیکڕیت یعنی بە تایبەت لە دارەکەی بکەیتەوە و خەڵکێکی تایبەت ئەم هەنارە لێکاتەوە ئەو هەنارێک کە لێرە هەڵڕژاوە عرض کراوە ئەوە بۆ ئەوە ناشبی بێتەوە بۆ چەند مانگ هەڵیگری ئەگەر بتەوێت هەنارێکی لەو شێوازە بکری خەڵکمان هەیە یعنی کۆمپانیا هەیە ئێستا لێرە بەشدارە ئەو هەنارەی لێکردوەوە کە ئەتوانی بینەری بەرەو ئەوروپا هەیشە بە شێوەیەکی عشوایی کرێکار بۆی لێکردوەوە ئەزێتی هەنارەکە بۆ لە ناو دنکی هەنارەکە ئەزێتی پێگەیشتووە ئەو هەنارێک کە ئەزێتی پێگەیشتوێت لە ناو ناتوانانی بۆ مانگ زیاتر هەڵیگرێت ئەو کەسە خۆی شارەزا بێت کاریگەریشی بخاتە سەر هەنارەکانی دیکە ئەگەر هەنارێکی کاریگەری دروستەکە ئەوتم ئەگەر لە ناو دنکەکەی ئەزێتی پێگەیشت بێ وردە کالێکەکە لێەوە خراببوون و گەنین دەست پێەکە هەتاوەکو هەنارەکە تاو خراپە بێ هەنارەکەش کاریگەریە کاتە سەر هەنارەکانی ترە و خراپبوونە و دەوروبەری خۆی خراپەکە بۆیە ئەگەر یەکێک ویستی هەناری هەڵەبجە بکڕێ و هەڵیگرێ بۆ مودەیەکی زۆر ئەبێ هەنارێکی زۆر تایبەت بکڕێ و ئەو هەنارە بێت کە بۆ ئەوە لێکراوەتەوە کە هەڵبگیرێ نەک ئەو هەنارێ لێرە عرض کراوە هەر ڕژاوە کرێکار ئەزێتی داوە ئەوە بۆ ئەکرێ بۆ چەند ڕۆژێک هەڵیگری بەڵام ناکرێت بۆ چەند دوای لەی نەکڵێ هەناری هەڵەبجە باش لەو جۆرەشەیە عرض کراوە ئەو ساوە کۆتا پرسیار ئەو کەسانی کە ناتوانن ڕۆژای سەردانی فستیڤالەکە بکەن ئێوە هیچ جێگرەوە یەکتان داناوە یاخود بەنیازم ڕۆژەکانی فستیڤال درێژ بکەنەوە بۆ درێژکردنەوە تا ئێستا هیچ بەرنامەیەکمان نییە لەبەرەوەی ڕاستەکەی لە یەک شەمەوە لە ڕۆژی شەمەوە دەوامی ئیمتحانات دەست پێکەوە دەوام دەست پێکاتەوە جارێککە و زۆر زەمان تیژنیە بۆ کەش ئەوانە نەگۆڕێ ئێمە کاری تاوەکو ئێستاەوەی کە لە سەرینی لە ئەمڕۆ دەست پێکات تا ڕۆژی شەمە ئەوارەکەی بەردەوامە بێ دوای ئەوە گەر شتێکی تازە بێتە پێشەوە ئەو کاتە بێ ئێمە ئاگاداری بۆ بکەین و خەڵک ئاگادارکەینەوە زۆر سپاس بە ئامادەبوونت یەکێک لە ڕێکخەرانی فستیڤاڵی هەنار لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمانە بوو سپاس بۆ ئامادەبوون وڵای عزیزانم ئەندازەیە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان بوو هیوادارین کە تەواوی بڕگە بابەتەکانمان بە دڵی ئەوەی ئازیز بوو بێت و جێگە ڕەزامەندیتان بوو بێ هیواخوازیین کۆتای هەفتەتان بڕبێ لە بەرەکەت و تا سەرەتای هەفتە بە خزمەتی ئێوە گەینەوە خی گەورە ئاگادارتان بەخواتان دەسپێرین واتان لەگەڵ